بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بڕژێ بەسەرتانە و جارێکی تر لە ڕۆژانە بەرنامەی سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام لە مانگی پیرۆزی ڕەمەزان و بە تایبەتیش لە 22 ڕەمەزانە بە خزمەت ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتینەوە لەگەڵم براز و خۆشەویستانە و براز و خۆشەویستم جەنابی مامۆستا عەباس. هیوادارم ئینشاڵڵا لەگەڵ میوانە بەڕێزەکان و شێفە ئازیزەکەمان شێف نەریمان هەمووان بێکەوە ئینشاڵڵا بەرنامەیەکی جوان پێشکەش بێ بەڕێز و خۆشەویست بکەین و ئەم ئێوارەیە لەگەڵمان بن. مامۆستا عەباس، سەلام عەلەیکوم. وعەلەیکم السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. کاک شێخ فاتح، خوای گەورە پاداشت باتەوە. خوا سەلامەت کە. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سی گەوهەر لە کەناڵی ئاسمانی پەیام لە ڕۆژی 22 ڕەمەزان، سڵاوی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێ و لە بەرنامەیەکی نوێی سی گەوهەر بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. یەکێکی تر لە گەوهەرە بە نرخەکانی ئەم بەرنامەیە دەخینە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست. لەخوای گەورە داواکارین تەوفیقمان بدا ئەم ڕۆژانەی کەماون لە مانگی پیرۆزی ڕەمەزان باورەیەکی باشتر، توانایەکی باشتر بۆ خوا سڵحاوی گونجاوتر بە عیبادەتێکی تۆکمەتر لە خزمەتی ئەم مانگە بەرز و پیرۆزەدا بین ئینشاءڵڵا تا ببینە جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و پەروەردگار. ئێمە لە بەرنامەی سی گەوهەر لە ئێوارێژە مامۆستا چەند گەوهەرێکی بەنرخمان بۆ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئامادە کردووە، ئاماژیان پێکەین. یەکەمین بڕگا قورئان خوێنێکی بەرز و خۆشەویستمان لەگەڵایە، دوایی دەچینە خزمەتیان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر پێنجێنی، مامۆستای ئاینی کە لە ڕۆڵی زەکات و بوژانەوەی ئابووری تاک و کۆمەڵگا گفتوگۆیەکی فراوان و کاریگەرەکەین تا بزانین کە ئەو زەکاتەیە و خێر و سەدەقەیە و فیدیەی ئەو سەرفیترەی کە لەم مانگە پیرۆزەدا دەیبەخشین لە پێناوی خواوە دەیدەینە مسلمانان چۆن و بە چ ڕێگەیە گرنگیەکەی چییە، فەلسەفە چییە؟ چونکە مامۆستا زەکات بەخشین لە دەوڵەتداریە لە کۆمەڵگا مسلمان نشینەکانە زۆر کاریگەری هەیە. تۆزانی چ خەڵکێکی هەژار هەیە، چ خەڵکێکی نەدار هەیە، چ محتاج و ئاتاجێک هەیە کە چاویان لە دەستیە و خێرخوازانەیە کە پێی بژین پێداویستەکانی خۆیانیان پێپڕ بکەنەوە. بە تایبەتی لەم ڕۆیە کە ئێستا ڕاستی بار و گوزەرانی خەڵک زۆر خراپە و ژمارەیەکی زۆری خەڵک بەڕاستی پێویستی بە زەکات و بە یارمەتی هەیە و ئەبێت چاومان لیان بێت و ئەبێ تاکی کۆمەلگا بەڕاستی ئاگەی لە دراوسەکەی بێ، لە فڵانە کەس بێتە بزانێت چۆن زەکاتەکە بەخشێەوە، چۆن شوێنی خۆی بگرێت بچێتە ماڵێک بەڕاستی کە مستەحەقی و زەکاتە بێت. بابەتی دووهەممان تەڵعاً سوودە تەندروستیەکانی خواردنی ماسیە لە بەشی دووهەمی بەرنامەکان مامۆستا عەباس کاویش دکتۆر نەسرین محێدین پسپۆری خۆراک و تەندروستی جەنابیان باسێکی باشی ماسیمان بۆەکەن و ڕەنگە شێف نەریمان شەر پێ خۆش بێ. تەواان دووریش نییە کە ماسیێکی هێنابێ و خەریکی ئامادەکردنی ئەو ماسیە بێ. کاک شێف نەریمان سڵاو لێبێ. سڵاو لە تۆش مامۆستا گیان، کاتەوە باش. سڵاوێک لە بینەران بکە و سڵاو و ڕێزی بەپیانم بە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی پەیام. بە هیوام وایە ڕۆژوو هەموو لای خۆڵ بێ و ئەمڕۆژ بە چەندین خۆراکی تەندروست هاتینەوە خزمەتان، هیوادارین بڵۆ بووە. ئێمە لە بەرنامەکەی بەخوا دیارە ئیشێکی هەبووە، ئێمە لەوانەیە بارودۆخەکەمان لێ تێکدا بێت. بەس کاک شێف نەریمان ئێمە قەرارە لەگەڵ میوانە بەڕێزەکەمان کاک شێخ فاتح و کاک دکتۆر باس و خاصێک لە سوودەکانی گۆشتی ماسی بکەین. نازانم تۆ هیچ لەو بابەتەیە ئامادەکاریت کردووە؟ ماسێکمان ئامادە کردووە. بەڵێ ماسێکمان ناو فڕنایە. باشە، گەورەیە بچووکە؟ وەڵی تقریبان وەسەد مام ناوەدا باش لە خزمەتانە بە فڕن ئامادەیەکی؟ بە فڕن ئامادەیەکەم. بەڵێ زۆر باش، بە شێوازێکی سەردەمیانە. بەس ئاگا لە کاگاریان بەیانی کاگاریان شۆرەتی پێ بکە. بەڵێ بە تەشید کە ئاگامان هە لە کاگاریانە بێ. زۆر باش، سەرکەوتوبی. سەر باشە چینە ناو بڕگەکانی بەرنامە قورئان خوێنە بەڕێزەکەمان بەندین جەباری ئەگەر ئامادە بێ بە تەشریف فەرمێ بۆ ستۆدیۆ
ماشەڵڵا ئێستا نەوجەوانێک و گەنجێکی خێر بێ حاڵە باشە بەستان سلامەتن ڕەبی لە چەمچەماڵەوە تەشریفێنەوە جەباریەکان زۆر لەوێن زۆر تیا هەڵ سلامەتن ڕەبی خوا سلامەتان خێر بێن سلامەت فەرموو کاکەوەندی فەرموو دانیشین کاک بەندین چەنایەتێکمان لە قورآنی پیرۆز بە دەنگە خۆشەکەی خۆت بۆ بخوێن ئینشاءالله ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم فمن خاف من موص جنفا أو إثما فأصلح بينهم فلا إثم عليه إن الله غفور رحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون جزاك الله خيرا جزاك الله كاكا بردين دەست خۆش کاک بەتین وەنیە کاک بەتین دووبارە بەخێر بێن سلامت دنیا سەڵات دەنگێکی جوان و خۆشتان هەیە سلامت دنیا خالتان ڕازی مامۆستاکە پرسیارێکی لێ بکەین وەنیە بەڵێ خزمەتە فەرمی کاکە بەتین لە ناو چەمچەماڵەوە هاتوونیات دەرەوەی هەر لە ناوی سۆمسەماڵەوە چەمچەماڵ بەڵێ طبعا جەباریەکان خەڵکانێکی زۆر خۆشەویستن بە تایبەتی ئێمە خزمەتیشمانەیە لەگەڵ ناشکە هەر لە پشت ئێمە هەر یەکێکین لە ئیمام هەمزە لەگەڵ شێخەکانی ژەباریە خزمیتر سەرکەوتوو بیا چۆن دەستی کردو بە خوێندنی قورئان و تیلاوەت و یاخود قیراءات و چیت خوێندووە لە بابەتەکانی زانستەکانی قورئان؟ وەڵا ئەحکامەکانی تەجویدم خوێندووە لە لای مامۆستا مستەفا لە شاری چەمچەما مامۆستا مستەفای ڕەوان ناسراوە هەر لە لای ئەو دەستیشم پێ کردووە زۆریش نییە ماوەیەکی کەمە دەستم پێ کردووە سەلامەت پێشەوەی دەست بە دەست خوێندنیش پێ هەر دەنگت خۆش بوو بە قورئان خوێندن؟ وەڵا هەر باش بووین ئەلحەمدولیلا باش ئەگەر خزمەتی دەنگە بکەی ئینشەڵا دەنگت زۆر باشە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا زۆر باشە حەزەکەی بە چ تیلاوەیە قورئان بخوێنی؟ وەڵای زیاتر تەقلیدی کەم قاریئانە بکەیتەوە؟ وڵی زیاد یاسرت دۆسری لەسەر ئەو گوێ لێگرم بە زۆری یان علی جابر ئەوانجی بە تایبەتی ئەو دوو قاریە
زیاد گوێیان لێ ئەگەر بوو ئەمە گوێویستانە کامیان بخاندن وڵی ئەمەیان لەنی لەوانەوە زیاد گوێم گرت و فێر بوومە بەس ئەمەیان هەر بە شوازێکی ئاسایی خۆم بوو باشە ئیبداعی خۆتە ئەمجارە تەقلید دێوەرمان بۆ بکە ئینشاءالله 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 زۆر باشایی لە قوتابخانە و خوێندنی وڵا لە پۆلی پێنجی ئامادەی ئامادەی بەڵێش سەرکەوتوو لە بەشی زانستی ئەم ساڵ تۆزێ دوایش کەوتنەوەدا ئیم ساڵیش دوا کەوتین باش و یانیار ئینشاءالله ئەیبڕین بەسەر باشەوە بوو کە لە پۆلی شش نەبوو ینی لە 12 این وەزەتان زۆر بەس کاریگەری بۆ شەشی شەبێت تەواان لە پێنج ئەگەر ئەبێت بەڵام هەر بۆ ئەوانە کە ئێستا لە پۆلی 12 ئەوە خراپترە بەسەوان نتوانن بە جۆرێک لە جۆرەکان لە هاوی ناقەرەبووی بکەنەوە ینی خۆیان ئامادەکەن لە شەش دەرەجێکی زۆر باش شوێنێکی زۆر باش ئینشاءالله خۆی گەورەوە باشی بزانێ بۆ وەرەگیری پێ گرنگی بە قورآن خوێندن و زانستەکانە دەن زیرەکێکی زیادە لە خۆیان هەیە ماڵ سەعباس سڕەکەی ئەوەیە کە ئێستا کاکە بەدین کە دەرەکەوێت بە قورآن خوێن نەوعێک لە ئەدەب و شەرم و حیا و ئەمانی تیا دروستە بێت هەندێ یاری هەندێک گەڕان بەڕاستی واز لە کۆمەڵە شتی خۆتیێنی ینی لەو گەنجێتی واز لە کۆمەڵە شتێنی کە بۆ تۆیەکی قورآن خوێن بۆ تۆیەکی مسلمانی ملتەزیم جاروای ناگونجێ کاتە لێ ئەگرێ لەبەرەوە واز لەوانەیەنی ئەو کاتانەوە بۆ گەڕێتەوە بۆ خوێندنەکەت بۆ قورآنەکەەوە بەرەکەتی قورآنەکە خوێندنەکەیش باشە بێ انشاءالله بۆ خۆشی قورآنەکە پڕە لە معریفە پڕە لە علم و زانست زانیاری واتێکان زیاتر بە دوایی ڕاستە هیچ کاتێک نابێت لەبەر خوێندن هاوکاریش دەبێ ئەی تەمان إن شاء الله سەعباس پێشوازی لە میوانە بەڕێزەکەمە بکەین تاوان ڕۆڵی زەکات لە بۆژانەوەی ئابووری تاک و کۆمەلگا جەناوی ماوەسا و بەکر پێنجوێنی لە خزمەتی یابینەوە بن السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مساك الله خير. سركتوا. ماشي قربان. يا اخوان بخير. مساك. بخير بن. فرموا خير بن اخبروا. بخير بن. السلام عليكم. سركتوا بباس ابراهيم. السلام بخير بن. فرموا صباح خير بن اخ. باش تشكر. باش ابراهيم. يو باش. لقى رمضان. الحمد لله. باش الحمد لله. فضلا من الله. الحمد لله. وتوفيق من بات. امين يا ربي. بەهر لەوێەوە دەست پێ بکەین جەنابی مامۆستا پێشەوەی بچینە سەر باوتە ئەسڵەکەی خۆمان لە دەڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزین و ئاخری کارە 22 ئەوان نزیک هەبینەوە ماوەمانە 8 ڕۆژ شتێکی لەو بابەتە 7 ڕۆژ وەنیە چیت هەیە بۆ مسلمانان چۆن گرنگی بدەن بەم کۆتاییەی مانگی پیرۆزی ڕەمەزان بێگومان موسمی طاعات و عیبادات لأدب أهل علم وعرفانا هميشا أو هاتوا كبتوبة واستغفار إنسان بيشوازي بكات بلى لبرويك فلسفي وجود إنسان بۆ گەیشتنە بە ڕەزامەندی خودا و بەهشتی نەبراوە و ئەو دەرگایش کە ئێمە لێوەی ئەچینە ژوورەوە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خودا دەرگای تەوبە و ئیستیغفارە ئەو دەرگایی لێوەی ئەگەین بە بەهشت ئینشاءالله دەرگای تەوبە و ئیستیغفارە خودای گەورە لە قورئانی پیرۆزە باسی باو گەورەمان ئادامەکە عەلەیهی سەلام فەرمێ ئێمە بەڵێنمان لەو وەرگرت کە نافەرمان بەرداری ئێمە نەکە بەڵام دوایی لە ڕێگەی ئیغراءاتی شەیطانەوە زائیدە نەفس ئەوە بوو خوا فەرمێ فەنەسیە وەلەم نەجید لەه عەزمە لەبەرەوە من داوا لە خۆمەکەم لە ئێوەی بەڕێز لە هەموو موسڵمانانی ئەزیز کە دینداری پێویستی بە عەزم و ئیرادەیە پێویستی بەوەیە کە ئێمە لەسەر حاڵ بین ئینەه لەقەول فەصل وما هو بالهەزل دینداری جدیەتە لە خۆبڕانە شانازی بە خۆکردنە حسابی وردکردنە لەسەر دەقائیقی عمر و لە حەزاتی ژیان بۆ ئەوەی کە چونکە ئەمە گۆڕینەوەی تەمەنە بەسەربردنی تەمەن گۆڕینەوەی تەمەنە یا بە هیچ و پوچگەرایی یا بە ڕەزامەندی خودا لەخوا داواکەین کە ڕەزامەندی خۆیمان بە قسمەت بکات اللهم ئامین ئینشاءالله ماوەسیگیان بابەتەکەیم ڕۆمان زەکات چ کاریگەریەکی هەیە بۆ
چ ڕۆڵێکی هەیە بۆ بژانەوەی ئابووری وڵات کۆمەڵگا تاک ینی ئایا ئەم زەکاتە پێوەی دەرەکەوێت ئێستا کە خەڵک بەڕاستی بە زەکاتە بژێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. من سرتا أمسر جبلم لدوراني يكمي رسالة نبوته كاتيكا خداي قورا لطفي لقل كردوين پریشکی پێغەمبەرایەتی و وحی نیشان داوین بۆ ئەوەیە کە ئێمە دوو جار خۆشبەخت بین، جارێک لە دنیاە جارێکیش لە ئاخیرەتە، هەر بۆ ئەوەیە کە ئێمە خێر و بێری دنیا و خێر و بێری ئاخیرەتیش بەرینەوە وەکو دوعاکە فەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. من قناعتم وایە هەموو ئەو بڕ و ڕێژە و ئەنسیبەیەی کە لە زەکات لە دەورانی ڕیسالەتە دیاری کراوە پڕاوپڕ بووە بە حاجیات و پێداویستی خەڵکی فەقیر و ئاتاج. بۆیە وەزیفەی ئەساسی زەکات ئەوەیە کە بتوانێ وەڵامگۆی پێداویستی تەبەقەی دامێنی کۆمەلگا بداتەوە لە ڕووی بژێوی و ژیانکردنەوە. لە هەر کاتێکە زەکات نەیتوانی وەڵامگۆی پێداویستیەکانی ژیانی خەڵک بێت، یا خەلەل لە خودی زەکات دەرەکانایە یا خەلەل لە خودی وەرگری زەکاتایە، یان خەلەل لە ئیدارە و حکومڕانی و بەڕێوەبەری و مەملەکەتەکایە. لەم سێ ڕێگە زیاتر نییە. لە بەرابەر ئەمەیە بەڵێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەمان معاذی ڕاستپارد بۆ ئەوەی بچێت بۆ کۆکردنەوەی زەکات لە یەمەن و فەرمووی بزانە کە زەکاتی ماڵ وەرئەگیرێ لە دەوڵەمەندەکان و ئەدرێتەوە بە هەژار و کەم دەرامەتەکان. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەو چینایەتیە بوون و دەوڵەمەندی دروستی کردووە فارقەکە کەم بکرێتەوە. بەڵێ باش بەڵێ مامۆستای بەڕێز لە بارودۆخی ئێستاە میکانیزمەکە چۆن نەبینی میکانیزمی بەخشینی زەکاتەکان و وەرگرتنی زەکاتەکان و دەوڵەتداری ئەوەی ئەو سێمەرجێک کە باست کردن بۆی کاریگەریەکەی خۆی دابنێ ئاماژەکەی خۆی بپێکێ لە چ بارودۆخیەکان ئەوانەی کە زەکات ئەدەن و ئەوانەی کە وەرئەگرن چۆن مامەڵی پێوەکەن و دەوڵەتدارەکان چۆن سەیری ئەم بابەتاکەن؟ ئەم سەردەما بەداخەوە سەردەمی پشێویە، یعنی ئێمە هەموو مەعایرەکانمان لێ شێواوە، نەهەژارەکانمان لە ڕووی عیزەتی نەفس و دەروون بەرزیەوە پەروەردەیەکی لەو شێوەیان هەیە کە بتوانن سەتری ئاتاجی خۆیان بکەن و لە حاڵەتێکی زۆر پێویستان نەبێ دەست نەگرنەوە. نەدەوڵەمەندەکانیشمان بەداخەوە زۆرینەیەکی زۆریان هەمویان ناڵێن پلانێکی لەو شێوەیان نییە. لە بنەڕەتە ئەبێ ئێمە زۆنی هەژاری بە زۆنێکی مەترسیدار سیر بکەین لە ڕێگەی پلانی چۆنێتی دابەشکردنی ماڵی زەکات و سەدەقاتی گشتیەوە بین یەک یا وەجبە وەجبە خەڵکی لێبێنینە دەرەوە بۆ ئەوەی ئەم زۆنە بچووک بکەینەوە. ئەمڕۆ ئێمە شتێکمان نییە کە ناوی سندوقی زەکات بێ. ئیسلام کاتێکە هاتووە و خوای گەورە کاتێ زەکاتی فەرز کردووە ئەکرێ بڵێن یەکەم دامەزراوە لە ئیسلامە دامەزراوەی زەکات بووە، نەدامەزراوەی قەزا بووە، نەدامەزراوەی تەشریعی بووە، نەدامەزراوەی تەنفیزی و حکومڕانی بووە. ئینەما یەکەم دامەزراوە لە ئیسلامە دامەزراوەی زەکات بووە بە دەقی ئاەتەکە کە خودای گەورە فەرمانەکات خذ من ئەموالهم سەدەقەتەن، یعنی فەرمانی خذ لێیان وەربگرە ولا خودی آياتي زكاتي شاء فرمي إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها. عاملين معناه أم دا مزراوة كومالي كارنامة كومالي كارمنديشي هيا ككارنامي زكاة بيويستكا لروي سرجميرية وكوي خلقي آتاج بحمود چينو تويجكان یەکێک ئاتاجە بە چارەسەری پزیشکی، یەکێک ئاتاجە بە یەکەی نیشتەجێبوون، یەکێک ئاتاجە بە سەرمایە و دەسمایە و وەسیلەی کارکردن، یەکێک ئاتاجە بە کۆمەکی و بەردەوام و
هاریکاریەکی دانەبڕاو هەموو ئەمانە پێویستە پۆلێن بکرێن هەموو ئەمانە پێویستە بە داتای ورد هەبێت و هەروەها ئەم دامەزراوەی وەزیفەیشی ئەوەیە کە جارێکی دیکە هەموو سەرمایەدار و خواپێدا و سەرمایە لە وڵاتەکەی خۆیان تۆمار بکات وەکو بەشێک لە وڵاتانی دنیا کردویانە خۆشبەختانە ئەو کاتە ڕێژەی زەکاتەکە چەندێکی ئەدرێتەوە بە خاوەنەکەی دەوڵەمەندەکە بەو معنایە بۆ ئەوەی دەستکراوە بێ خۆی بە پێی لیست و قائیمە بەکێی ئەدا چۆن دابەشیەکە بەشەکەی تریشی لە ڕێگەی دامەزراوەکەەوە بگەێنرێتە ئەو کەسانە بۆ ئەوەی بزانین چۆن ئیشمان کردووە لەسەر چارەسەری ئەم گرفت و مەینەتیە گەورەی کە ناوی ئاتاجی و هەژاریە کە بەداخەوە ئەمڕۆ ئێمە ئەمەمان نییە ئیجتیهادەکە بۆتە ئیجتیهادی سێ کوچکەی یا خودی فەقیرەکە خۆی داوایەکە یا خودی دەوڵەمەندەکە خۆی ئەیبا بۆ کەسێک یا نێوەنگیرێکمان هەیە کە خەڵکێکی تکاکار هەیە وەکو ڕێکخراوە خێرخوازیەکان لەسەر ئاستی ڕێکخراوە خێرخوازیەکان لەسەر ئاستی تاکە کەسی ئەفڵانە کەسێک هەیە هەژارە و ئەفڵانە کەسێک هەیە ئاوایە و پێویستی بە کۆمەکی و هاوکاریە بەڵێ ماوەسا مادەم وەکو جەنابەت باسی کرد کە یەکەم دامەزراوە لە ئیسلامە پێش حکمیش دامەزراوەی زەکات بووە کە هەجێی خۆی گرتووە کەواتە زەکات لە پێشچاوی مسلمانان و لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم تاریخێکی زۆر گەورەی هەیە و لە خولەفای ڕاشدین هەتا لە باسی حەزرەتی عومەری کوڕ عەبدولعەزیز دەکەن کە لەو سەردەمەیە بە تەواوی ینی ئیزدیهاری کردووە چۆن زەکاتیان وەرگرتووە چۆنیش بەخشیویانە ینی ئەو دامەزراوەی ئەو کاتە چۆن بووە ئەو دامەزراوەیە لەو سەردەمەیە با من پێشەوەی باسی دامەزراوەکە بکەم لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە بە جەنگی هەڵگەڕاوەکان حروبی ڕیددە ناسراوە و لە مێژووی مسلمانانە وا ناوزەت کراوە کە خەڵکانێک لە ئیسلام پاشگەزبوونەتەوە بەڵام ئەگەر حاڵەتێکی لەو شێوەش بوو بێ زۆر دەگمەن بووە پاشگەزبوونەوە لە ئیسلام لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینەما خەڵک لەوە پاشگەز بوویەوە کە لەمە دووە زەکاتی ماڵەکەی خۆی ناگەڕێنێتەوە بۆ مەدینە یعنی کۆکردنەوەی مرکزی و دابشکردنەوەی مرکزی ڕەتەکاتەوە هەر لەسەر ئەو ئەساسەش بوو کە شیعاری یەکەمی سەیدنا ئەبوبەکر خوای لە ڕازی بێ فەرمووی هەر کەسێک لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر گیسکێکی دابێ بە زەکات ئەمڕۆ نەیدا و لێی پاشگەز ببێتەوە من لەگەڵ یا جەنگم بۆ ئەوەی کە مرکزیت لە ڕووی داراییەوە پارێزراو بێ بێگومان ئەو سەردەمە دامەزراوەی زەکات لە ئیسلامە دامەزراوەیەکی ڕێگە پێدراوە و دەستکراوە بووە لە ڕێگەی سەرژمێرکردنی خەڵکی ئاتاج و پۆلێنکردنیان لەسەر ئاستی ضەروریات حاجیات کەمالیات و تەحسینیات و کۆی ماڵ و داهاتەکانیش لەسەر دوو بنەما ئەموالی ظاهرە لەگەڵ ئەموالی باتینە ئەو پوڵ و پارە و سەرمایەی کە لە دەرەوەیە و لە ناوەیە و لە دیوی دەرەوە دیار نییە و ئەو نعمەت و کەرسە و ئامێر و گیان لەبەر و ئەم ماڵانەی کە زەکاتی تیا ئەدرێت بە دەرەوەیە و بە خاوەنەکەی ناشارێتەوە لەسەر ئەم ئەساسە هاتوون پۆلێنیان کردووە و کارمەندەکانی زەکات لە چوارچێوەی ئەدەب و ڕێزگرتنە هاتوون هاوکاری خاوەن ماڵەکە بوون بۆ ئەوەی کە بتوانن ڕێژەی زەکاتی ماڵەکەی بۆ دیاری بکەن و دوایی ئەو ڕێژەیە بە تایبەتی ئەگەر بچێتە چوارچێوەی ئاژەڵەکانەوە وەکو مەڕ و بزن و حوشتر و مانگا و ئەوانە لە حەدی وەسەتی ئەوانە وەربگیرێ نە زۆر خراپ و لە ڕوو نابوتەکانیان نە زۆر هەڵکەوتەکانیشیان کە خاوەن ماڵەکە ئێشی پێ بگات لەسەر ئەو نێوەندیە مسلمانان ئیشیان کردووە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەموو شارێک بۆ هەموو ویلایەتێک عامیلێکی داناوە و هەموو عامیلێکیش کە چۆتە ئەو جێگایە بە پێی خەڵکی منطقەکە هاوکاری کراوە بۆ کۆکردنەوەی زەکات بە نمونە کاتێ عامیلەکەی سەیدنا عومەر لە بەحرین هاتەوە کە ئەو کاتەش بەحرین هەر وڵاتێکی سربەخۆ بووە لە دەرگای مەزگەوت پێی گەیشت فەرمووی چیت لەگەڵ خۆت هێناوەتەوە عامیلەکە فەرمووی یا ئەمیر المؤمنین ئەلف دیرهەمم هێناوەتەوە ئەلف دینارم هێناوەتەوە سەیدنا عومەر ئەوەندە بەلایەوە زۆر بوو پێکەنی فەرمووی ئەتەدری ما تەقول قال نعم ئەدری ما ئەقول ئەزانم چی ئەڵێم بەڵێ ئەوەنەم هێناوەتەوە مامۆستا سەرنجم لەسەرەوەیە کە چۆن زەکاتەکە واجبە
بوونی ئەو دامەزراوەیەش شبهە واجبێک نییە هەر لەبەرەوەی تحقیقی زەکاتەکە ینی با بڵێ حکمت لە زەکاتدان و وەرگرتن و بەخشینەکە بێتە دیوە بە ئامانجەکەی بپێکێ بە شێوەیەکی تر بڵێم پرسیارەکەم کەم بۆچی عامیلەکان نەماوە بۆچی میکانیزمەکە لەبار براوە لە ئێستاە بوونی نییە لە نێو مسلمانانە بۆ ئەوەی کە ئێمە لە گرنگی دامەزراوەی زەکات تێبگەین وەکو دەستنوێژ وایە بۆ کەسێک خوای گەورە کاتێ فەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم ابتدا بە دەم و چاوشۆردن نەبێ دەستنوێژ بگرین یعنی فعلا بۆ دامەزراوەی بۆ کۆکردنەوەی زەکات و بەجێهێنانی فەریزەی زەکاتیش بوونی دامەزراوەکە و کارمەند لە خودی دامەزراوەکەیە ڕێک وەکو دەستنوێژ وایە بۆ خودی نوێژەکە ئێمە قاعدەیەکی ئوسوڵی فەقهیشمان هەیە کە فەرمێ ما لا يتم الواجب إلا به فهو واجب هەر شتێک کە بەبێ ئەو واجبێک بە پایان نەگەیەنرێت ئەو شتەش واجبە بێت کەواتە بە باوەڕی من نەبە تەنها بەڵکو لە کۆی تاریخی ئیسلامیە مسلمانان دامەزراوەی زەکاتیان بە پێوی زانیوە و ئەمە منسووسە دەقی قورئانی لەسرە دەقی فەرموودەی لەسرە و خولەفای ڕاشیدین لە زیاتر لە 4 دەی تەمەن و دەوەرانی نوبوەتیشە یعنی دامەزراوەی زەکات هەبووە تەنانەت دامەزراوەی زەکات دامەش بەیتولمال دابش کراوە بۆ بەیتێک کە تایبەت بووە بە ئەموالی زەکات بۆ بەیتێک کە تایبەت بووە بە ئەموالی فەی و غەنیمەت بۆ بەیتێ کە تایبەت بووە بە ئەموالی خەراج بۆ بەیتێک کە تایبەت بووە بە ئەموالی کەفارات و فیدیە بە شێوەیەکی گشتی بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی کە لە هەرمی سەرەوە لە ڕووی حکومڕانیەوە ئیسلام بەرکەنار خراوە بێگومان خێر و بەرەکەتەکانی دیکەشی بچووک کراوەتەوە یا بەلا ڕێیا براوە زۆر جار مامزاتوانین یعنی یەکێک لەو سەردەمانی هەرچەند ئاماژەت بە سەردەمی سەیدنا عومەر کرد یا ئەبوبەکر کرد باشتر ینی من بیستماڵە ینی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە ئەمە زۆر شوێنی خۆی گرتووە بەڕادەیەک لەوانەیە هەژار بوو یەکێک لەو سەردەمانە جەنابەت ئەگەر بنمونە بۆمان باسکەی کام زەکاتە بە تەواوی تحقیق بووەوە ئامانجەکەی خۆی پێکاوە واگەر وەکو جەنابتان فەرمووتان ئەگەر بە پێیەوەی کە خوای گەورە دەستوری بۆ داناوە تحقیق بکرێ ئامانجەکەی زۆر ڕوون و ئاشکرایەوە لە مێژووی فڵان خەلافەت و فڵان خەلیفەیە بوونی هەبووە چەنابتان ئەگەر بتانەوێت نمونەیەکمان بدەنێ کامێک لە نمونونەکانمانە دەنێ بێگومان ئێمە گەڕانەوە بۆ مێژوو خزمەتمان پێ ناکات ئەینە ڕاستە دەورانی عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لە ڕازی بێ لە 2 ساڵ و 6 مانگ و 11 ڕۆژە گەیشتە ئاستی تەمامی کیفایەت بە شێوەیە کە جارچی خەلیفە جاری ئەدا لەسەر شەقامە گشتیەکان هەر کەسێ زەواجەکە هەر کەسێ قەرزی لەسرە هەر کەسێک ئەوێت پارەی بدەینێ تەمویلی بکەین هەر هەمووی ینی وەکو بڵێ گەیشت بووە حەدێک کە ڕەتیە کردەوە قبولی ناکرد بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە نمونەی بەرجەستەی ئەمڕۆ لە کاتێکە مرۆڤایەتی هیچ کاتێک بەقەدەر ئێستا نەبووتە خاوەنی سەرمایە و داهات من لە جێگای تریژ ئەم قسەیەم کردووە ئەگەر ئێستا بە شێوەیەکی گریمانەی سەرمایەی بوونی مرۆڤایەتی کۆ بکەینەوە دابەشیکەین بەسەر ئەم 8 ملیار و ئەوەندە مرۆڤەیە هەموو مرۆڤێک پیا و بێدیا ئافرەت گەورە بەیە بچووک پێ ئەبێتە ملیۆن لەر و چەندین تریلیۆنیش ئەمێنێتەوە یعنی ئەوەندە بوون هەیە بەڵام لە 2024ەوە عەفوەن تا ئێستای 2024 یعنی لە 20 ساڵی ڕابردووە ڕێژەی هاوکاری و کاری خۆبەخش و خێرخوازی لە 140 کەمی کردووە ئەمە مؤشر و ئاماژەیەکی زۆر مەترسیدارە بەوەی کە مرۆڤایەتی سەری ناوە بە چاوچنۆکی و ئەنانیەتێکی زۆر مەترسیدارەوە بەڕاستی کە ئەم دوو خەسڵەتە زۆر خەتەرە لە ئینسانە خودپەسەندی لەگەڵ چاوچنۆکی بەڵام بەڵێ ئێستا ئێمە نمونەی جوانمان هەیە بۆ نمونە دەوڵەتێکی وەکو مالیزیا دەوڵەتێکی وەکو قەتەر ئەمانە ئەکرێ بڵێن 0 هەژاریان هەیە و ئەو دامەزراوەیەی زەکات کە ئێستا لە مالیزیا هەیە توانیوێتی دەیەها کۆمەڵگا هەرچۆن لێرە ئێمە سیتیەکانمان
یعنی بەداخەوە بوونەتە جێگەی سەرمایەدارەکانمان و بووەتە جێگەی خراپەکاری زۆرێکیان و فارقێکی گەورەی دروست کردووە بە پێچەوانەوە ئێستا خەڵکە هەبووەکە نۆرماڵ ژیانەکە بەڵام هەژارەکانیان خستۆتە سیتیەکانەوە خزمەتگوزاری ڕێگاوبان و ئاو کارەبا و نەخۆشخانە و قوتابخانە و زانکۆ هەمویان بۆ فری کردووە هەموو بەلاش کردووە لەسەر و هەموو ئەمانەشەوە هەر خێزانێکی 4 کەسی بۆ 8 کەسی کە هەیە لە مالیزیا هەموو ئەم خێزانانە حساب بانکی تایبەتی خۆیان هەیە و پشکیان بۆ کڕیون لە کۆمپانیا زەبەلاحەکان و ئیدارەی ئەو پشکانە لە ڕێگەی شەریکاتی تایبەتەوە کرێت بەلایکەمەوە بۆ ئەوەی لە ساڵێکە 8 بۆ 12 تا 15% قازانجیان دەست بکەوێ و ڕێگەیان پێدرێت ساڵانە ڕێژەیەک لە قازانجی پشکەکانیان ڕابکێشن زائیدەن ئەوەی کە هەموو حاڵەتێکی کوتوپڕ بەدەمیانەوەن بەڵام بەداخەوە لە دنیای ئێمەیە خەریکی خنکاندنی هەژارەکانین و دەوڵەمەندەکانمان و هەبووەکانمان زۆرتر ڕۆئەچن هەژارەکانیشمان زۆرتر هەژارەکەن. زۆر سپاس جەنابی مامۆستا. ناوبڕێک وەرەگرین لەسەر ئیزنی بەڕێستان دوایی درێژە بە بەرنامەکەمانێنێ. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لەگەڵمانە بمێننەوە پرسیاری گرنگترمان هەیە بڕگەی جوانتر و باس و خواسی باشترمان هەیە لە بەرنامەی سیگەوهرەوە لەگەڵتانە بین و ئێستش ناوبڕێک وەردەگرین. سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سیگەوهر خۆشحاڵین پێتانەگەینەوە. درێژە بە باس و خواستەکانمانە دەین بەڵام لە کاک بەتین جەباریەوە دەست پێەکەین کە چەنایەتێکمان لە قورآنی پیرۆز بە دەنگە خۆشەکەی بۆ دەخوێنێ. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد تلك حدود الله فلا تقربوها كذلك يبين الله آياته للناس لعلهم يتقون. جزاك الله خيرا. يا أخوة سركوتوا إن شاء الله. ما شاء الله لێبێت إن شاء الله سەرکەوتووە بی إن شاء الله سلام. ماوەسەگیان بابینەوە سەر باسی زەکات و بەدامەزراوەکردنی زەکات و چۆن ئێمە بەڕاستی سەر لە کوردستانی خۆمانە خەڵکی چۆن ئیسفادە لە زەکات بکات چۆن ئەم دامەزراوانە وردە وردە بخەمڵێت چی بکەین بۆی بیان خەمڵێنین. بێگومان ئەم حاڵەتەی کە ئێستا لە کوردستانە هەیە یانی خێرخوازی و ڕوحیەتی چاکەکاری جێگەی تەقدیر یعنی ئەمە سعی و کۆشش و خەمخۆریەکە مەشکورە سوپاسکراوە و من هەر لێرەشەوە حەزەکەم ئەوە ڕابگەێنم کە بە ئەزمموی 20 ساڵ کارکردنمان لە ناو سەرمایەدارەکان و لە بواری کاری خێرخوازیە بەڕاستی جێگەی تەقدیرە و خەڵکی هەژار و ئاتاچ لە هەرێمی کوردستانە خۆزگا خوازێک کە هەر 6 مانگجارێ ڕەمەزانێک تەشریفی بهێنایە بۆ ئەوەی کە ئەوان بوژانەوە و ئاوەدانیە کە ڕووی بکردایەتە ماڵ و حاڵ و گوزەرانیان ئەوەی کە وەکووەوترێ مالای یودرەک و کولوه لا یوترەک و جولوه ئەوەی کە هەمووی ناکرێ ئێمە بڵێن دامەزراوەیەکی سەرتاسەری و دەوڵەتێکی عادل لە پشتیەوە بێ ئیدارەیەکی مەحکەمی هەبێ
بەپێی داتا و سەرژمێری چ لە ڕووی سەرمایەوە چ لە ڕووی خەڵکی ئاتاجەوە مامەڵە بکرێ ئەمە ئەسڵ ئەمەیە بەڵام ئەو ئەسڵی کە پێمان نەکراوە ئێستا کۆمەڵێک جێگرەوە هەیە جێگرەوەکان بۆ نمونە ئەزمموی ڕێکخراوە خێرخوازیەکان بە شێوەیەکی گشتی بەبێ ناوهێنانی هیچ لایەکیان ڕێکخراوە خێرخوازیەکان ڕۆڵێکی گەورە و ئەرێنیان هەبووە لە هەرێمی کوردستانە لە 30 ساڵی ڕابردووە کە توانیویانە نێوەنگیرێکی باش بن لە نێوان خەڵکی دەوڵەمەند و خەڵکی ئاتاجە و هەندێک حاڵەتی ترمان هەیە بۆ نمونە لەسەر ئاستی مزگەوتەکان ئەوەندەی کە من وەکو مامۆسایەکی ئاینی لە 30 ساڵی ڕابردووە ئاگادارین بەشێک لە مزگەوتەکان لە ڕووی ئیدارەی مزگەوت و بەشداری جەنابی مامۆسای مزگەوتەکەەوە توانراوە لیژنەیەک دروست بکرێ هەم ئیش لەسەر کۆکردنەوەی سەرمایە و پارە بکرێ هەم ناونووسی هەژار و کەم دەرامەتەکانیش لە چوارچێوەی گەڕەکەکەیە بکرێت بۆ ئەوەی کە دەستباریان بکەن یعنی ئەمە حاڵەتێکە جێگەی دەستخۆشیە و لەسەر ئەساسی شار و شارۆچکەکانیش ئەوەی کە من نەزانم بۆ نمونە ئێستا لە پێنجوێنە یعنی سەرەتایەکی باش دەستی پێکردووە ڕێکخراوێکی خێرخوازی بە ناوی ڕێکخراوی درە و توانیوێتی هەنگاوێکی گشتگیر لە پێنجوێنە دروست بکات و کەڵک لە سەرمایەدارەکانی دەرەوەی پێنجوێنیش تەنانەت من خێرەومەند ئەنجانم لە ئەوروپاوە هاوکاری ناردووەتەوە لەم ڕەمەزانەیە بۆ ئەوەی لە ڕێگەی ڕێکخراوی درەوە لە پێنجوێنە دابش کرێ بە حکمی ئەوەی کە بەڕێزیان پێنجوێنین لە دەرەوەیشن لە دەرەوەی وڵاتیشن لە ناو سلێمانیشە دەوڵەمەندەکان بە هەمان شێوە هاوکاریان کرد لە ناو پێنجوێنیش بۆتە ڕێکخراوێکی سەرتاسەری و گشتگیر بە شێوەیە کە لەسەر ئاستی گەڕەکەکان مندوبیان هەڵبژاردووە نوێنەریان هەڵبژاردووە بۆ ئەوی ئەو نوێنەرە بتوانێت لە 100 ماڵ لە 200 ماڵ بەدپرس بێ لە ناو ئەم 200 ماڵەیە چەند ماڵ احتیاجیان هەیە بە پێی داتا و سەرژمێری لە ڕووی ژمارەی خێزانەوە لە ڕووی ژمارەی ئەندامانی خێزانەکانیشەوە بتوان دەستگرۆیان بکەن و هاوکاریان بکەن یان سەرمایەدارەکان من ئاگادارم بە حکمی تێکەڵاوی و دۆستایەتی و نزیکیمان لە مەجاڵی ڕاوێژکاری لەگەڵیانە یعنی من گروپی وازانم 10 دەوڵەمەندن 100 دەوڵەمەندن 200 دەوڵەمەندیش هەیە گروپێکیان دروست کردووە خۆیان کۆمەڵێک زەوابت و ڕێوشوێنیان داناوە کێ یارمەتی بدەن ئەو کەسەی کە یارمەتیە دەنەبێ ئەو مەرجە و ئەو مەرجەی تێدا بێ هەندێک جار چارەسەری پزیشکیە هەندێک جار کڕینی خانووە هەندێک جار بژاردنەوەی قەرزە هەندێک جار بڕینەوەی موچەیە هەر ئەوەندە کە بە فلتەری ئەوانە تێپەڕی لە گروپەکەی خۆیان دایان بەزاند بێگومان ئەو کەسە لە ماوەی کەمتر لە 24 ساعتە خواستەکەی جێبەجێکرێ ئەشکرێ بڵین جیاواز لە هەموو ئەمانە ڕێکخراوەکان و گروپەکان کۆمەڵێ سەرمایەداری گەورەمان هەیە لە وڵاتەیە کە لەسەر ئاستی تاکە کەس خۆی دامەزراوەیەکی گەورەیە بۆ نمونە کاگ ئەحمەد ئیسماعیل دامەزراوەی نانەکەلی جێگەی تەقدیرە بۆ نمونە کەسی دیکەمان هەیە لە سلێمانیە لە هەولێرە لە دهۆکە کە توانیوێتی خۆی وەکو کەس وەکو شەخص ڕۆڵێکی گەورەی هەبێت یعنی بە نمونە کاک جەمالی حاجی عەلی جێپەنجەی لەم وڵاتەیە لە شاری سلێمانیە دیارە هەروەها خەڵکی تر و لایەنی تر و کۆمپانیای قەیوان و خەڵکی تر هەموو ئەمانە ڕۆڵێکی گەورەیان هەیە لەوەی کە عائیلە و خانەوادەی جەنابی کاک حاجی محەممەد بامۆکی کە بەڕێزەوە ئەوانە بەڕاستی جێپەنجەیەکی گەورەیان هەیە لەسەر خزمەتکردن بە تایبەتی بە شاری هەڵەبجە لە هەموو بوارەکانە لە هەڵەبجەیە دەستگای بەخشین و هانەوانە خزمەتی گەورە بکەن و لە ڕێگەی دامەزراوەکانی تری وەکو ڕابطەی مرۆییەوە وەکو بەخشین وەکو هانای خێرخوازی لە ڕێگەی ئەوانی شەوتوانیوانە تەمویلی ئەوان بکەن و خزمەت بەڵام ئەمانە هێشتا نەیتوانیوە وەڵامی پێداویستی هەژار و کەم دەرامەتەکانمان بداتەوە بۆیە بەدامەزراوەکردنی ئەم پرس و بابەتێکی مهمە کە بەداخەوە من ئەمڕۆ گوێم لە راپۆرتێک بۆ ئەڵێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق 1.5 ملیۆن سوالکەرمان هەیە 500,000 سوالکەر 500,000 سوالکەر یعنی عێراق ئەگەر 40 ملیۆن بێ معنای بە 2.5 لە سەتی خەڵکەکەمان سوالکەرە کامە کارەساتێکی گەورەیە جا ئەو خەڵکە هەر خەڵک خاوەنی ناسنامەی عێراقی بێت یا لە دەرەوەی عێراق ڕێگەی پێدرا بێ هاتبێ لێرە ژیان بکات و کار بکات بەڵێ مامۆستا من ئەمویست جەنابتان بفەرمون ئاماژەش بەوە بدەن ئەسڵ لە مامەڵەکردنی ئەم ڕێکخرا و کەسایەتی و دەستگا خێرخوازیانەیە لەگەڵ
هەژارەکانە ئەبێت چۆن بێ. ئیسلام فەرمانی کردو چۆن مامەڵە لەگەڵ ئەم هەژارەیە بکەین، چۆن هاوکاری بکەین، چۆن دەستگرۆیی بکەین و حرمەت و مەکانەت و کەسایەتی ئەو چۆن بتوانین پارێزراوە. شێخ حەسەنی بەسری بەڕەحمەت بێ قسەیەکی زۆر جوانی هەیە، فەرمێ کاتێک کە ئێوە خێرەکەن بە هەژار سەیری نێوچەوانی مەکەن بۆ ئەوەی زیلەتی هەژاری و زیلەتی وەرگرتن کۆ نەبێتەوە. بەڕاستی من نەیشارمەوە، یعنی ئەوانەی کە لە سۆشیال میدیا و پەیجەکان و کەناڵەکانەوە خانەوادەیەک نیشانە درێ بۆ ئەوەی سۆزی خەڵک ڕابکێشرێت و لەو ڕێگەوە هاوکاری و پێداویستیەکانیان دابین بکرێت، ئەمە برینێکی قوڵە لەسەر جەستەی ئەم کۆمەلگایی ئێمە و ئەمە هەڵەیەکی نالۆژیکی کوشندەیە لە ڕاستیە. من هیواخوازم کە هەم کەناڵەکان هەم پەیجەکان هەم سۆشیال میدیا لەسەر ئاسی تاکە کەسی دەستبەرداری ئەم جۆرە فشارکردنە ببین، ئەم چونکە ئەمە فشارکردنە لە سەرمایەدار و هەبووەکان و فشارکردنە لە خەڵکی هەژار و کەم دەرامەتیش لە ڕاستیە. لە ڕوویەکی دیکەشەوە ئێمە ئەگە سەرنج بدەین خودای گەورە لە قورئانی پیرۆزە یعنی زەوابتی داناوە بۆ ئەوەی ئێمە چۆن لەگەڵ هەژار و ئاتاجەکانە مامەڵە بکەین. یا ئەیوهە الذین ئامەنوا لا تبطلوا صدقاتکم بالمن والأذى، یعنی منەتکردن دەردێکی کوشندەیە و ئەزیەتدانی بەرامبەرەکان، چونکە کەسێک ناچارکەین بهێنرێتە سەر شاشە و وێنەی بگرین. ئێستا بەداخەوە بەشێک لە میوانداریەکانیشمان وای لێ هاتووە، یعنی تۆ ڕۆژویتە ماڵی هاوڕێ خزمێ خوشکێک برایەک دراوسەیەکت، یعنی هێشتا تۆ نەهاتویتە دەرەوە لە سۆشیال میدیا ڕسمەکەت دنیای تەنیوە، یعنی کە ئەمە نانێکت خواردووە میوانداریەکت کردووە. ئەمە ئەسەفێکی گەورەیە، جۆرێکە لە ئازار بە باوەڕی من. لە وش گرنگترە گەر ئێمە سەرنج بدەین، يعني خداي گەورە کاتێ لە باسی قەرزی چاکەیە فەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا، يعني لەم زەمینەیە خدای گەورە ڕووکاتە دەوڵەمەندەکان زانایان خوایان لە ڕازی بێ لە ڕووی تەفسیری ئەم ئاەتەوە دوو مانای جوانیان وەرگرتووە. مانای یەکەمە فەرمێ بۆیە خوددا خۆی خیتاب لەگەڵ دەوڵەمەندەکانەکە بۆ ئەوەی بیان نرخێنێت، ڕێزیان لێ بنێت، بەخاوەنیان بکات لە بابەتەکەیە، بۆ ئەوەشە کە هەژار و ئاتاجەکە غیابی هەیە تا شکۆی پارێزراو بێت، کەسێتی لە کەدار نەکرێت. بۆیە ئیمام محەممەد حەسەنی شەیبانی لە کتێبی کەسبە چیرۆکێکی زۆر دەرس و عیبرەت دەگێڕێتەوە، ئەڵێ جارێ هەژارێک و دەوڵەمەندێک پێکەوە گفتوگۆیانە کرد. دەوڵەمەندەکە وتی بە هەژارەکە وتی خوددا لە قورئانە بەس لەگەڵ ئێمە قسەی کردووە، لەگەڵ ئێوەی هەژار نەدواوە و قسەیەکی نییە خوددا. هەژارەکە ژەڵێ بە باوەڕ بەخۆبوونێکەوە وتی ڕاستە خوددا لەگەڵ ئێمە لە قورئانە قسەی نەکردووە، لەگەڵ ئێوەی دەوڵەمەند قسەی کردووە، بەڵام ئەو قسانەی کە خوددا کردوێتی لەگەڵ ئێوە لەبارەی ئێمەوە کردوێتی. ئەمە زۆر زۆر مهمە کە دەوڵەمەندی بەڕێز بزانێ کە ئەمە ڕاستپاردەی خوددایە، خوددا لە ناو ماڵەکەی ئەوە بەشی داناوە. صفاتی باوەڕداران لە سوورەتی حاقا، لە سوورەتی ذاریات، لە سوورەتی مؤمنون خوددا کاتێ تەوصیفی مؤمنینە کات والذین في أموالهم حق معلوم للسائل والمحروم، لذاريات حق معلومة كش لا بك الزكاة زياتر لزكاة لزاريات والذين في أموالهم حق للسائل والمحروم، يعني بوي بزان كخوا حقي دانا وهندي جار من أبي سم يا أبي نم علين كاك رمضان هاتوا يتر بو فقير وبو تلفون كردن وإزعاج مانا كان كاكا تو اگر فقيرك خوشي نيته بردرگات خيرو مندك وسيطيكيش وەکو بڵێ ئاگادار نەکاتەوە لە بوونی هەژار و کەم دەرامەت و کێشەی خەڵکێک، ئەبێ خۆت بەدوایە بگەڕێیت. لەبەر ئەوە بێ سوپاسی خوا بکەیت کە ڕەمەزان هاتەوە، سوپاسی خوا بکەیت کە نعمەتێکی بە تۆ داوە، سوپاسی خوا بکەیت کە خوددا تۆی بەسەر کردوتەوە بەشێ لە سەرمایە و داهاتەکەت ببەخشی لە ڕێگەی خوایە. ئێمە لە صحیحی بوخاریە بابەتێکی زۆر گرنگەیە کە زۆر لە سەروەستانی ئەوێ یەک بابی هێناوە ئیمامی بوخاری بەڕەحمەت بێ بە ناونیشانی باب التحريض على الصدقة والشفاعة فيها، کەواتە ئەوانەی نێوەنگیریەکەن وەکو ڕێکخراوە خێرخوازیەکان یا تاکە کەسەکان ئەوانەی کە متمانەیان هەیە و متمانەیان پێکرێ، ئەمانە ڕۆڵێکی گرنگیان هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم زەمینەیە خۆی ڕەفتاری کردووە، هەڵوێستی نواندووە،
ئیبن عەباس سەیدنە بیلالە گێڕنەوە کە پێغەمبەر سەڵسەلەم لە نوێژی جەژنا چۆتە ناو ئافرەتەکانەوە فوعظهن وأمرهن أن يتصدقن ئامۆژگاری خێری کردوون فەرمانی پێکردوون بەوەی کە ببەخشن ئافرەتانی ئەو ساژ وەکو ئێستا جەنتایەکیان نەبووە کیفێکیان نەبووە ئینەما نەوەیوانە لە دەست و پەنجە و گەردنەکانی خۆیان ئەڵقەکانی خۆیان موستیلە و بازنگەکانی خۆیان خستۆتە سەر داوێنی جلەکانی بیلال و بەخشیویانە. پرسیاری تر زۆر بوو بیکەیت بە تایبەتی لە ڕێژەوە شتانە بە سوابدان و کاتەکەمان تەواو بووە پەیامەکە گەیشتووە بە جۆرێکی تر ئینشاءڵڵا سوپاسدانەکەین خۆی گەورە پاداشتی خێتان بداتەوە قسەکانتان زۆر جوان بوون. بەڕێز مامۆستا ئەبووبەکر پێنجێنی زانە ئاینی زۆر سوپاس بۆ تەسیفێنانتان و بەڕێز کاک بەتین جەباری کە باوازە شیرینەکانی بەهرەمەندی کردین. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بڕگەکانی بەرنامە بەردەوامە بن پاشناو بڕێک دێینەوە لاتان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە خۆشەویستەکانی سیگەوهەر. ئەوە نەمانوت سیگەوهەر مامۆستا خەریکە گەوهەرەکانمان کەمەکە 22وانێ ئینشەڵڵا هەر زیاکات ئینشاءڵڵا سیگەوهەرەکە بەسمانەوەیە کە ئەم سیگەوهەرە تۆ خۆیەکەیتەوە نەفۆتاوە هەمووی هەڵگیراوە هێشتا بەوە نەگەشتین کە هەڵی بگرین ئینشاءڵڵا. هاتوونێتە خزمەت شێف نەریمان ماندوو نەبێ وەستایەکی دەسڕەنگی ئەوە نەبێت لە حزوری خۆیان بە شتەکانی ماشەڵڵا زۆر جوانە. خێر بن سەر چاو خۆزگە من لە پاڵ بەهرەی ئەو بێژەری پێشەشکاری کە یاریان نەزانێت بەهرێکی ئەوە لەم بەهرەشمان تۆزێک شتێکم تیا بەس هێلکە ڕۆنە بەس من لەوەست نازانم. شتێکمان بۆ باسکە کە چی ئامادەیە چی ئامادە کردووە جیاوازی چێ لەگەڵ ئێوارەکانی تر. زۆر ڕاستە ئەمڕۆ سوبێکی نیسکمان حازر کردو بە جێزەر و ماکەرۆنی و پەتاتە زۆر باش بەم شێوازە دروستمان کردووە. برنجێکمان حازر کردووە برنجێک بە پاپریکا و کاکڵە جۆز و ڕۆزماری و برۆژی دۆلفینسی بەڵێ بە برنجی دۆلفینسی ئەمە ڕەنگەکەشی گۆڕیوە ڕەنگەکەشی گۆڕیوە بەڵێ ئەو چی ئەو ڕەنگی گۆڕیوە پاپریکاکە بوو بەڵێ پاپریکاکە ڕەنگی گۆڕیوە کە سوێتە سەر ئەو ڕەنگە. زەڵاتەیەکی مخەبیلاتێکی سێویشمان حازر کردووە زۆر باش سێوە مانووسە تەرخونی تایە ینی سێوەکان مشەکەلن سێوی سوورە سێوی سەوزە سێوی زەردە. بەڵێ طبعا ئەم سێوە کە مایۆنیسی پیاکرێت ینی سوبحانەڵڵا ئەو تامی زۆر خۆشە بێت زۆرە گۆڕ بەتەکید ینی زۆر جیاوازە لەوەی تر مانووسەکە ئەمە فرێشە خۆمان دروستمان کردووە خۆ کردوتە تۆ خۆت هەموو شتێک دروستێک بەڵێ بەڵێ هی قوت و نانی قوت و دەبە و ئەو شتانە نایێنی مانووس زۆر ئاسانە دروستکردنی ئەڵی ئێرانە هەموو شتێک دروستەکە جۆرێک لە تەمەڵی لە ناو ڕێزمەیە خێزانەکانمانە هەیە یعنی ئەمە ئیکە لە بازار ئەچیر لەوێ ئەوە ئەکڕی ئەمە ئەکریەوە هەمووشی لە ماڵەوە مۆسای خۆی لێرەمی دروستەکە مەسەش نەبینی دەبەیەک لە بازار بێنێتەوە بینەرەوە ڕێزەکان ینی من کەک شێف نەرومانم نەبینی دەبەیەک بێنێ لەو شتا ئامادەکراوانە ینی هەمووی خۆی لێرە دروستیەک هەر خۆ بکە ساڵێکی تر برنجەکەش نەڕوێنێ و دڵویزی وەڵای کاک شێخ دروستکردنی مان و زۆر ئاسانە ینی بەڕاستی ئەتوانن خانمان لە ماڵەوە بە نیشاستە دروستەکرێت سەرەتا بۆ منە کوپێنی شاستای هێنیت ئەیکێتە ناوێکی ساردەوە تر دوایکێتە سەر ئاگر تێکی وەرەی تا خەس ئەبێتەوە کە خەس بەوە دانی تا سارد ئەبێتەوەمان ئینەکە نیشاستەکە کە سار بەوە ئێمە هێلکەمانە هێلکە ئەهێنین لەگەڵ چییە سرکەی سێو لەگەڵ ئاوی لیمۆە هەمانە یا مەسەن ئەتوانی ئەو مانووس تامی سیر بە بە تامی سیر دروستەکەی بە تامی لیمۆ بە تامی لیمۆی تیەکەیت بۆ شێوازە دروست دوای ئەم جیراوانە هێنی سرکەی سێوەکە و ئاوی لیمۆکە هێنی تێکەڵاوی چیەکەیت لەگەڵ هێلکەکانە تێکەڵاوی نیشاستەکەیەکیت دوان بە خەڵاتێک ئەیهاڕیت تر ئەوە دروستە بێ بە مانووس کاگاریان چەندی جاخەری بۆ ئەمە دروستکە بۆی دەرنەچێتتر نازانم ینی پرسی بە کاگنەجمان نەکردو کاگایان ڕۆژ دەدلی شەفەکانیش لە بەکرد و کاکە
خۆی گرو بەس ئەو ماشەڵا لە وەستای کەبابە وا هەڵناگرێت دەستڕنجینە لە دەستی چەخۆی هەیە بەڕاستی بینمەوە ڕۆژە دەستی چەخۆی زۆر شتێکی جوان مەنا من چەندین جار پێەکەی بەڵێ بەڵێ دافیەکەم دەستی چەخۆی هەیە بەتە چەندین جارۆک و گروپ دەرچووی ماشەڵای لێبێ زۆر عجیب ماوەسا ئەباس هەر کەسێک دەستی چەخۆی هەبوو توانای خواردنی هەیە دروستیان ڕێ من دەی هیوادار ئینشاءالله ماسێکیشمان ئامادە کردووە ماسەکە دەریکن سەریکی بکەین خراپ نییە ماسا دەریکن سەریەکەن بزانین هێشتۆ بۆچی ماستی دێنا ماسی بەرنامەکەمان وابزانم لەسەر ماسیە باش ماسیەکە لە چ جۆرێکە چوزانم خۆوانیش ماشەڵا نەقەیە نازانما کە پورە ماسی جوڕیمان هەیە نەقەمان هەیە کاکە بەحریمان هەیە ماسیمان نوعی زۆرە ئەم ماسیە سەلەمونە دەرمانوشتی هین کردووە بەڵێ دەرمانوشتمان پێوە کردووە ئەوە ماسیەکەمانە شێژان دەست خۆش لە حوتەشەوەنیە گەورەنیە کاکشێژان وسە تەمام ناوەندە ینی زۆر گەورەنیە چۆن سازت کردو هەندێکشتمان پێ بڵێ بۆ ئەگەر کەسێک نەزانێت زۆر چاکە ئێمە سەرەتا ماسێکەمان هێنا خوێمان پێوە کرد لەگەڵ تەماتەیە باشە ئاوی تەماتەیە پێمەوە کرد بۆیە تام بگرێت ئەوە 20 دقەیەک دامنا تر دوایی ڕشێنەیە لیمۆن بەسەرا کرد ڕشێنەیە لیمۆن بەسەرا کرد 10 دقە کرمنە و فڕنەکەەوە 10 دقە چارەکەی کرمنەوە فڕنەکەەوە دوایی اینجا دەرم هێنایەوە ئەم شتانم بۆ زیاد کردووە کام شتانە پەتاتەیە تەماتەیە لەگەڵ پیازە هیچ گیراوەیەکی ترێت پیان دوایی ژیراوەیەکی تری بۆ ئەگرینەوە بە ڕووبە هەنار و سۆیا سۆس دوایی کەی مەبەست تۆزێکی ترە ینی بۆ تۆزێکی تر ئەوە دەدا دیسانەی خەیتەوە بەڵێ دیسانە خێنەوە ناو فڕنەسە ئامادەن بۆەوە سوور نەبوو تۆ جارێ بەڵێ بۆ شێوازە ئامادابێت زۆر باشە ئەوانی تر چییە؟ ئەمە خواردنێکی تەندروستە ئەمە پەتاتەیە لەگەڵ مەعدەنووسا لەگە کەرەیە تێکەڵاومان کردووە و شتێکی ئەوە دەرچوو بۆ شێوازە دەرچوو هەم تەندروستە و هەم بۆ ڕۆژوانی شتێکی باشە ئەمە شەر فکری خۆیەتی ئەمە شەر فکری خۆمە بەتەشیت ئەم زەڵاتێش زەڵاتیشی مشەکەلە دروستمان کردووە ینی هەموو ڤیتامینەتان لەم زەڵاتە هەیە بە ئەنواع سەوزەکانی شۆتیادی پاڵپینەکەی تیانە پاڵپینەکەی تیانە ئەمڕۆنا ئەمڕۆ پاڵپینەی تیانە کاشە لەشتی ساغ بێ دەستی خۆش بێ من ماوەسا عەباس هەر لەسەر ماسیەکە ئێمە میوانداری ماوەسایەکی بەڕێز دەکەین سوود تەندروستیەکانی خواردنی ماسی دکتۆرە نەسرین محەدین پسپۆڕی خۆراک و تەندروستی کە پێمان خۆشە جنابیان باسی جۆرەکانی ماسی چونکە لە کوردستان ئێستا جۆرێکی زۆر ینی ماسی هەیە ماسی هەیە تامی ناخۆشە هەیە جوانە هەیە هاوردەکراوە هەیە زوو بەسەرچێ هەیە معلوماتێکی تەوامان لەسەر ماسینی دکتۆرێشەڵا قسەی تەواو لەسەر با بچینە ستۆدیۆ پەیزات دکتۆرە فەرموون تەشریف بێنن لێرە دانیشین دکتۆرە بەخێر بێن عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا سەرچاوەکان خێر بێن سەرچاوم فەرموون بەخێر بێن بەخێر بێن سپاس مامۆستاگیان باشن سەلامەت بنیاخە دکتۆر نەسرین ماسیکی زۆر لە کوردستانە هەیە هاورداکرێت لە حەوزەکانە بەخێوە کرێ لە چەم و ڕووبارەکانمانە هەیە بەس ئێستا با باسی ئەوە بکەین پێشەوەی پرسیارەکەت تەواو بکەی ڕاوکردنی ماسی قەدەغەیە ئیسە لەم کاتێ بەڵێ ئێمە باسی سە ناکەین بەگشتی ڕاو هەرەکرێت بەسە هەر خۆم ماسی لە مجەویدا هەیە ماسی لە حەوزەکانە ئەکرێ لە حەوزەکانە هەیە چەندها شوێن هەیە دانرا بۆ ڕاوکردن یان لە ساسە نێشتەکە بڵێن دکتۆرە ماسی چه سەروەتێکە ینی ئایا سەروەتێکی گەورەیە لە ناو میلەتانە لە ناو گوڕی بەشەریە ئایا شتێکە کە بەڕاستی زۆر زەڕور بێ بۆ ئینسان کە لاکردنەوەی هەبێ بۆ ماسی وە چۆن هەیەی بۆ گۆشت وە چۆن هەیەی بۆ مریشک ڕاستێکی بڵێن لاکردنەوەکە کە هەبێ بۆ ماسی مەفرۆزە زۆر لە گۆشتەکانی تر زیاتر بێت لەبەرەوەی کە بڵێن جگە بڵێن لە بەها خۆراکەکەی کە چەند بەرزە لەو سوودانە کە گەهێنیت بۆ هەموو خانەکانی لەشی مرۆڤ لەگەڵ ئەوەشە سەروەتێکی زۆر گەورەیە
سامانێکی زۆر گەورە و مهمە لەبەر تۆ ئێمە ئەم هەموو ئاوامان هەیە کە ئەڕوات یعنی چەندەها وڵات هەیە بەس لەسەر ئەوە ئەژی داهاتی وڵاتەکەی بەس لەسەر سەرەتی ماسی پاکردنەوەی ئاوەکان کە هەیە لە ڕێگەی ماسی و ئەکل ڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ بێت یعنی کەوا بێت من ناتوانم بڵێم ماسی تەنها بەرهەمێکە بەس بۆ خواردن و بەهای خۆراکی هەیە بۆ خواردن چەندها وڵاتمان هەیە هەموو داهاتەکەی یعنی نەنەوتی هەیە نەزراعەتی هەیە چەند سەرچاوێکی ئاوی گرنگی هەیە هەموو داهات وڵاتەکەی لەسەر ماسیە و لەسەر خواردن دەریاکانی ترەکە هەیە لە ناو ئاوەکەیە ئەمە بە چەند شێوازێکی زۆر بەکارهێنان سودێکی زۆر باشی لێبێن و سەرەتێک وەکو داهاتێکی گەورە بەها خۆراکێکی چییە جیاوازی چیە لەگەڵ گۆشتەکانی تر وەکو بڵێن دایمە ئەڵێن ئێمە هەموو مادێکی خۆراکی کە ئێمەی خۆین لەبەر 5 سەرچاوە سەرەکیەکی کە ئێمەی خۆن چ پرۆتین بێت چەورەکان بێت شەکرەمەنیەکان بێت ڤیتامینات بێت لەگەڵ کانزاکان بێت ئەم 5 پێک هاتەیە جگە لە شەکرەمەنیەکان کاربۆهیدراتەکە هەمووی بەڕێژەیەکی بەرچاو و باش لە گۆشتی ماسی و خواردنە دەریاکان هەیە بەو ڕێژە و بەو شێوازە کە خانەکانی لەشی مرۆڤ پێویستی پێێتی بەو ڕێژە بۆ سەرچاوەیە پرۆتینەکە گشتش ئەمینیەکان کە لەشی مرۆڤ پێویستی پێێتی خانەکانی پێویستی پێویستی بۆ ئەنجامدانی زیندە چالاکەکانی ناو لەشمان ئەوە هەمووی بەو ڕێژە باشە تایەتی کە پێویستی پێێتی لەگەڵ ئەوەشە پرۆتینەکە چونکە ڕێژێکی باش لە ئاو شەیتایە دووەکە پرۆتینەکە چی هەزمەکەی ئاسانە بێت قورسیش نابێت لەسەر مایدا بۆیە زانکان ئەوانەی کە پەیوەندی بە تەندروستی و بە مێشکەوە ئەبێت و بە دەرونی و بە سایکۆلۆژی و ئاوانە هەبێت دامە نەسیحەتی تەلەبەکان ئەکەن لە کاتی امتیحاناتە دایک و باوکەکان زیاتر ماسی بنێ لەبەرەوەی چالاکیەکان زیاتر ئەکات لەگەڵ ئەوەشە قورس نییە بۆ مەعیدا لەش قورس نابێت بۆ خواردنەکەی ئەتر ئەو پێشتر نەبێتە خاوڵی ناکە لە چاو گۆشتەکانی تر بەتابەتی گۆشتی سوور یعنی ئەو لە لایەکترشەوە سودێکی باشە دوو هەم خاڵ کە زۆر گرنگە کە هەموو جیهان لەسەر ئەوە احتمام زیاتر ئەدا بڵێن بە ماسی ئەویش لەسەر ترشە چەوریەکان کەتیایەتی لەسەر چەورەکە کەتیایەتی ترشە چەورەکان کە لە ناگۆشتی ماسی هەیە ترشە چەورە ناتێرەکانە کەوا بێت ئەو شێوازەیە کە لە ناو بۆری خوێنی مرۆڤ نامەیەت کۆ نابێت لە ناو بۆری خوێن کەوا بێت ئێمە کێشەی بۆری خوێن کێشەی دڵ نەخۆشیەکان کە پەیوەندی هەیە بەم دوو حاڵەتەوە دروست نابێت لێەوە بڵێ هەموو ماسیەکان هیچ چەورێکی زیادمەندی ئەو چەوریانەکە زیان بەخشە تایانە ئەتر بۆیە ها لەو ڕۆوە ئێمە چێ زۆر بەتەواتی ئەڵێن ئێمە سەیف و سەلامەتی تایە بۆیە هەن لە هەموو جیهانە خواردنی ماسی جگە لەوەی کە خۆراکێکی سەرەکیە دەرمانیشە لەگەڵیا بەتایبەتی ئەوانی کە ئەو کێشانەیان هەیە ئەگەر ئێمە دیقەتی ئەو وڵاتانە بین کە ماسی و خواردنی دەریایی خواردنێکی سەرەکیە ژەمێکی سەرکی لە خواردنەکانیە سەرکی کێشەکانی زەخت و نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێن ئەو کێشانەیە نییە یان زۆر کەمە ئەمە هۆکاری دووهەمە سەرەکیە ڤیتامینەکان و کانزاکان بە ڕێژێکی زۆر باش و بەرچاو لە ناگۆشتی ماسی هەیە بە هەموو جۆرەکانیەوە ئەتر جۆر تا جۆر کەم و زیە ئەکات بەڵام بە شێوازێکی گشتی سەرچاوێکی زۆر باشە بۆ ڤیتامین ئەی سەرچاوێکی زۆر باشە بۆ ڤیتامین دی سەرچاوێکی زۆر باشە بۆ ڤیتامین B12 و جۆرەکانی تری ئۆمێگا-3 یەکێکە لە هەرە مهمە ترشە چەوریەکان کە زۆر مهمە کە ئێستا وەکو حەب ئەفرۆشێت یان لە هەموو سەیدەلەکانە هەیە وەکو شروبیش هەیە یعنی بە هەر چەندەها جۆر هەیە بۆ مناڵی بچووکەیە کە بتوانێت بەکاری بێنێت بۆ گەورەش ئەتوانێت بەکاری بێنە بە شێوازە سودێکی باشی لێ ببینێت لەگەڵ کانزەکانش بە شێوازێکی زۆر باش کانزا هەیە لە ناو گۆشتی ماسیە بۆ یەترمە ئێمە ئەگەر ماسی بکەین لە خۆراکێکی سەرەکی لە ژەمەکانمانە گشت پێک هاتە سەرەکیەکان بەها خۆراکەکان کە ئەمە پێویستمان پێێتی تایەتی لەم بینانان باسی شەکرەکەم نەکرد باسی کاربۆهیدراتەکەم نەکرد بۆ لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر کەمی تایە گەورەترین زۆرترین ڕێژەی شەکرەمەنیەکان کە لە ناو گۆشتی ماسیە دیاری کرابێت لە سانیوە لە سانیو زۆر کەمە ینی ماسی بۆ هیچ نەخۆشی خراپ نییە سەر شەکرەیە زەختە نەخێر ینی بۆ هەموو شتێ باشە بۆ تقریبا توانم بڵم بۆ هەموو شتێک باشە لە هەموو کاتێکیشە هیچ زەرەر زیانێکی نییە بەڵام چی کێشەکە دروست ئەکات شێوازی ئامادەکردنەکەی فەرمون لەسەرەوە هەندێک ڕوونکردنەوەمان بنێ چۆن بتوانین خوانێکی ماسی ئامادە بکەین بەڵام سوودی هەبێ خۆی ئەمە بە هەر شێوازێک
ئامادە ئەکرێت سوودی ئەبێت بەڵام لەگەڵ سوودەکەیە من سوودەکە بینم لە ماسێکە بەڵام لەگەڵ ئەوەشە من ئەو شتە خراپانە من پێڵم شتی خراپ ینی ئەم بەهارات و ئەم شتانە کە تێ ئەکرێت بە شێوازێکی زۆر و ئەم خەڵتە شتانەکە هەر یەکی وڵە ئەمە خەڵتێکی تایبەتی خۆمە ئەنواشتی تێکەڵ ئەکرێت کێشەکە ئەوانە دروستیەکات بەس ئەوانە هەندێک ترشن بۆن بوونە ئەو خامیەی نایڵن چۆن بکەین هاوسنگێک ڕاگرێشمان جوان گوێی گرتووە ئەو نیە سریەکەم هاوسنگێک ڕاگرین لە نێوانەوەی کە ماسیکە هەر بە خاوی بمێنێتەوە ئەوەش کە ئەم دەرمانانە ئەوەندە نەبن کە زیاد چی بەکار بهێنین لە بەدیلیەوەیە یعنی سەبڵازم کاکشێفیش ئەوی شەر خەڵتی تایبەتی خۆی هەیە ئەمەی خەڵتی تایبەتی خۆیە دکتۆر لیمۆ بەکاربێنی لیمۆ زەرری هەیە بۆ خۆی هیچ زەرێکی نییە هیچ زەرێکی نییە یعنی تۆ باشترین شتە بەسەر ماسەکە بێڵیتەوە ئەو مهمە تاوی ماسەکە بڵێتەوە ئەم تامانەی ترکە تێکەڵ ئەبێت تام ماسە ئەسڵەکە ناهێڵێت یعنی ئەوەی کە بە بیانووە ئەڵێن بە بیانوو بۆ خواردنی ماسی ئەم هەمووشتانی تێ ئەکات لەبەر تامە ئەسڵەکەی نەهێڵێتەوە ئەتە بڵێن ئەگەر پرسیارەکەی جەناوت مامەسا پیشاندن بە هەڵم بوون لە هەمووی باشترە لە هەمووی باشترە بەڵام بەچی بە کەمترین بەکارهێنانی ئەم بەهارات و خەڵتەشتانە کە بەکارێت اینجا برژاردنەکان بەڵام ئەمانە هەمووی ئەبێ من چ بکەمە بێ من هەوڵی ئەوە بدەم کاتەکەی زیاب بکەم یعنی گڕی ئاگرەکە کەمکەمەوە يعني ئێستا بڵێن ئەگەر برژاردنەکەش بە هێواشی بژێت ئەم ڕێگەی کە ئێستا هەم مەزگوفە بە حساب کە بڵێن مەزگوفە و لامود زۆربەی شوێنەکانە ئەکرێت یعنی کێشەکە لەوایە کە تۆ هەمووی ماسەکان ئەوەسێنن کە ئەوە وەسا لە کاتی برژاردنەکە هەچی چاورێ بە سوودەکانە ئێمە زیاتر مەبەستمان چاورەکەیە زیاتر مەبەستمان ئۆمێگا 3 هەموو چاورەکەی تەخوارەوە ئەتر بۆی کە تو ئەوە وەساند کە هەستت کرد دوای ماوەیەک خەریکە چاوریەکەی وردە دەرئەکەوێت تۆ ماسێکە پاڵ بخە لەبەر چاورێکە بچێت و ناو گۆشتەکە جارێکی تر من ئەو کاتە سوودی لێ ئەبینم ئەگەر چی بێ بە ئاگرێکی کەس بێت ئەگەر بمانەیە سوودی تەندروستی لێ بینین پیشاندن لە هەمووی باشتر بێڕن پیشاندن و بەهەڵم بوونەکە لە هەمووی باشە لە هەمووی باشترە ئەگەر بۆ میوانیش بوو ئاوای لێ بکە بەو شێوازە ئەگەر بۆ میوانش بوو من لە ماڵی خۆمە کە بە فڕن ئەیکەم لە باتی بە سەعاتێک ساعتونەی بیکەم بە 2 ساعتێکم لەبەر بە ئیسراحەت بێت لەبەر بە ئیسراحەت ڕۆنەکەی ناوی من بەسم زیاتر چاورێکەیە ڕۆنەکەی ناوی هەمووی چی بێجارێک بچێت و ناو گۆشتەکە هەڵی نابێت ڕۆنی تر ئەوەی کە لە ناو ڕۆنا سووریەکەنەوە کەڵکی پێوە نامێنێ کەڵکی پێوە ئەمێنێت بەس لەگەڵ ئەو شتێک کە کەڵکی پێوێتی من ڕۆ نەخراپەکەش لەگەڵ ئەتە بۆی منە بێ هەوڵ بدەم ئەو ڕێگانە کە ئەو ڕۆ نەخراپە نەچێتە ناو گۆشتی ماسێکەوە یعنی چەند شتێک من بەکار بێنم بە چەند جارێک لەبەرەوەی ها کەمترین ڕۆنەکە هەڵبمژێت یان بۆ نمونە من بیخەمە سەر کەرەوەس بۆ نمونە من بیخەمە سەر نان بەڵام ئەگەر وا باشترە نانەکە بگۆڕم پێش ئەوی ئامادەیکەم چکەلامی نانەکە و کەرەوزەکە هەموو چاورێکە خراپەکە هەمووی هەڵەمژێت من ئەوەلا ببەم فڕی بدەم دانێکتر تاسی بخەمەژێری ئەوە کەمترین ئەها چاوری هەڵئەمژێت لە نێوان جۆرەکانی ماسیە هەیەنە باشتر بێ هەیەنە بۆ باشتر وایە کەم بخورێ یان نەخورێ ئەمەی کە لە کوردستانە و لە عێراق و لە چوار وڵاتەکانی چواردەوری خۆمانە هەیە شتێکی لەو بابەتەمان نییە بەس هەندێ ماسی هەیە لە چەند مەوسمیەکە لە چەند هەوەرزێکە بۆ پاراستنی خۆی ژەهر دروست دەکات بەڵام ئەوە لە لای خۆمان نییە ئەوە لە زەریاکانە هەیە ئەوەش بڵێن هەر بە گشتی ڕاو ناکرێت تا بڵێن ترسی ئەومان هەبێت لە ناو قوتۆکانە هەبێت ترسی ئەومان هەبێت بە بەستوی بگاتە لامان یعنی ئێمە لەو کێشێشە تقریبا هاتوانین بڵێن دوورە لەبەر ئەو ماسیانەیە کە کەم ڕاو ئەکرێت و کەم بەکارێت وەکو سەرچاوکی خواردن بەس لە ناو ئاوەکەی بڵێ هەر هەیە دکتۆرە سەب ماسی ئێمە دووسێ جۆرمان هەیە کە خەڵک زۆر حەزی لێ ناکە بەڵام ئەڵێن زۆر بە سوودی شێکێک لەوانە ماسی نقەیە ماسی نقە خواردن ئەوەی پێستی ئەسووری هەیە پێستێکی ئەسووری چۆری زۆریش ئیسفادی چیە ماسی نقە جەنابەت وتت بەڵام هەر لەژێ لێ وتت چۆری زۆرە خۆی بڵێن ئەمە هەمووتمان هەموو سوودەکانی ماسی و خواردنە دەوری دەریایەکان چۆرەکەیەتی کە چۆرەکەی وتمان ئۆمێگا 3 نمونەکانی هیچ مشکلێکی نییە بەڵام ئەها چووکە شێوەی ناشرینە ئەسمێڵە زلانەی هەیە هەر لە خۆتۆ بە تەبیعەت یعنی حەز لێ نییە ڕۆژێ برێکم دانێکی هێناوتی ئەمەم هێناوە بەس بەخوا من نایخۆم وتم دداینێ زەحمەت نەبێ ئەمەی خۆی بڵێ باشتر نەفرێکم بۆ ئێستا بڵێن ماسیکی تر هەیە کە زیاتر ئەڵێن حامیلە نەیخوا باشە نازم ماسی سەلمۆنە وازانم شتیوە هەیە یعنی زەرری هەبێت هەندێک حاڵەت و خۆناغنە خۆی بڵێن ماسی تونەیە ماسی تونە کە بڵێن لەو ماسیانە کە تەمەنی درێژە
زۆر ئەمێنێتەوە و بەحجمیش زۆر گەورە ئەبێ لە جیهانە کیلۆی جاریوە هەیە بە دەفتەرێکە فرۆشێت هەندێنەوەی هەیە گاتە 5 دەفتەر و 6 دەفتەر لەم 3 ساڵە فرۆشاوە 1 کیلۆی جا خۆشی جاروە هەگاتە تانێک زیاتر یعنی من حجمەکەی گەورەیە ئەوە زۆر مانەوەی و لەو شوێنانە کە تای ئەمێنێتەوە ڕێژەی قورقشم لەو ئاوانە بەرزە ماسێکش لە ناو ئاوەکەیە وردە ئەچێتە ناو خانەکانیەوە تای ئەمێنێتەوە لە هەندی حاڵەت ئەگەر ڕێژەکەی بەرز ببێتەوە ئەوە کێشە دروستەکات تەندروستی بۆ هەموو کەسێک زیاتر ئافرەتانی دووگیان لەبەرەوەی ئەوان بەرگری لە شیان بەهۆی دووگیانەکەیانەوە کەم ئەبێتەوە تر زیاتر کەوتان ئەبێت زیاتر تەسیریان تێ ئەکا زیاتر ئەتر بۆیە ئەو حاڵەتە ئێمە هەمانە مشکلەیە بەڵام ماسێکانی خۆمان و لە ئاوەکانی خۆمانە ئێمە هیچ کێشێکی ئەومان نییە ئەتر بۆی لەو ڕۆی ئێمە ئەو ترسەمان نییە یان بەداخەوە پزیشکە بەڕێزەکان زۆر جار ئاشتەکە بە گشتی قسە ئەکەن یعنی ئەم شتە بەگشتی نییە ئەم شتە تابەتە بە چەند ماسیەک لە چەند شوێنێکە بە چەند کاتێکی دیاری کراوە لە چەند شوێنێکشە هەیە لێرە تونەمان نییە بەس تونە بچووکەکانمان هەیە کە لە ناو قوتۆکایە ئەویش زەرێکی هەوای نییە باسی قوتۆکانت کرد شەرویستم پرسیار لەسەرەوان بکەم ماسی قوتۆکان لە قوتور نراو هەمان سوود و کەڵک و ئەوەیان هەیە هیچ ئیشکالاتێکیان هەیە چوزانم قسەت لەسەر ئەوان چیاتوانین لە باتیەوەی لە بازار بیکڕین قوتۆکان بکڕین خۆی ینی ناتوانیت بۆ لەبەرەوەی من کە ماسێکە بە زیندوی بە کاملی ئەخۆم هەموو بەشەکان من سوودی لێ ئەبینم بەڵام ئەوەی کە ناو قوتۆکەیە بەستەنها گۆشتەکەیە و زۆر جاریش لە ناو گۆشتەکەی چاورەکەشی لە دەرهاتووە ئێسقانەکەشی لە دەرهاتووە ئێسقانەوردەکانشی لە دەرهاتووە کە ئێمە نایبینین و ئەی خۆین سوودێکی باشی لێ وەرەگرین لەوری فسفۆر و کالسیۆمەوە قوتۆکە بەستەنها گۆشتە سپێکەیە بەستەنها من پرۆتینەکە ئیسپادی لێ یەکەم هەرچیە بێت کێشێکی ئاوتوی نییە کێشەکە لە چیایە لەو مۆدە حافزانە کەتیایەتی ئەو ڕۆنە کەتیایەتی یعنی زۆر هەیە بەغەڵەت ڕۆنی خۆیەتی ئەو ڕۆنی خۆی نییە ئەو ڕۆنێکە ماوەدی حافزەکانەنە ئەو ڕۆنە هەڵگیراوە لەبەر لەوە ئەمێنێتەوە ماسێکە ئەتر بۆیەوە باشترە تۆقتۆکە هەرچیەک بێت هەر جۆرێک بێ لە ماسیەکان کێشێکی نیە سوودی خۆی هەر ئەبینرێت بەڵام چی ئەبێت جوان بیپاڵێویت ڕۆنەکە هەمووی بچۆڕێت اینجا بەکاری بێت دکتۆرە ئاوەکانی کوردستانی خۆمان بڵین سێمە ڕووبارێکی ئۆتۆمان نییە دەربەنی خانمان هەیە بەنداوە لەگەڵ دوکانە بەخێوکردنی ماسی زیادبوونی ماسی جۆرەکانی ماسی ئەم دوو بەنداوی ئێمە چۆنە وڵی تا چەند ساڵێک لەمە پێش باش بوو بەڵام بەداخەوە ئەم 3-4 ساڵی ئەخیرە یعنی زیاد لە حەد ڕاوێکی نازانستی نا ئەخلاقی نا دوور بێت یعنی بڵام تەنان زۆر جاشەکەوتە ناو حرامەوە کە ئەو ڕاوانە بەو شێوازە ئەکرێت ئەمە وای کردووە جۆری ماسیەکان کە ئێمە هەمان لەرنە ئاوەکەمان زۆر کەم بۆتەوە یعنی سبچ بەلای ڕاوچەکان مانگی 7 هەمویان هاواریانە هەر خۆیانن هەرجار کە ئەچم سەردان و شت ئەەکەم بۆ کێششتەکان کەچم ئەڵەن ماسیمان نییە ماسی نییە ئەڵێ من پارچەنێکم 5 ساڵ لەمەوە پێش چەندێکم ڕاو ئەکرد ئێستا ڕوبعێکی ئەوش ڕاو ناکەم خەتای خۆشیەتی ئەڵم خەتای خۆتە تۆ خۆت لە کاتی منعی ڕاو مەجال نادێ ماسەکە گەرا دابنێ لەبەرەوەی ژمارەکەی زۆر ببێت بۆ تۆ بۆ هاوین و بۆ ساڵێکی تر بۆ 2 ساڵی تر سپادی لێ بکەیت و ڕاوێکی باشت هەبێت تۆ ناڕاستە خۆت نانی خۆت ئەبڕیت حساب بۆەوە ناکەی حسابەس بۆەوە ئەەکەیت تۆ ساڵ ئێستا ئەو ماسی گەورە ڕاوەکەیت و تەواو یعنی ماستی کار براو ئەکرێت 10 کیلۆ 7 کیلۆ 8 کیلۆ ئەوە فول لە گەرایە یعنی ئەو گونا حوگرانە دانەنێت لەو وێنانی کە پۆلیسی دارستان بڵاویەکەنەوە هوچالای بڵێ ئەیبینی بە وازحیانی ئەو ماسیانە هەمووی گرای لێ ئەچۆڕین یعنی ماسیمان هەیە ماسی بزە ئەم هەفتە ڕۆژێ ئەخیرە تقریبا بە زیاد لە حەدراو کراوە هەمووشی ینی وەزنیشی گەورەیە 6 کیلۆ 7 ئەو دێگراکەی منعکردن ڕێ ناگرێت ئەم دوومان کە منعکرێ خەڵکەکە چێ ڕاوەکە تەنانەت بەداخەوە ڕوبەڕووی پۆلیسی دارستانە بنەوە بە تەقا بە چوودان نەکەرەوەش بەداخەوە زۆر جار پۆلیسەکان خۆشیان هاوکاریانە بن حاڵەتێکی وا هەبێ بەداخەوە وڵا بەداخەوە هەیە یعنی تقریبا چکە دایمە پەیوەندیم هەیە بە کەسانەکە بڵن ڕاوەکەن و لەو ناوانن یعنی تقریبا بە بەردەوامی بەڵام جهدی باشیشیان هەیە وەنیە ئێمە ئەوەش بنرخێنی هەیە لەوانەوە حاڵەتێک بێت چودانم فەرمی نەبێت بەڵام وەکوتر جهدی باشەکەن بەعام ئەمە نافەرمیە لەبەرەوەی لە کاتی منعی ڕاوە کە ئەو ڕاوانە ئەکرێت یعنی بە زۆر حکومەت ساڕم بێلەوە کە لەم کاتە منع بکرێت بە تایبەتی ئەو نەوعانە کە هەستەکەی ینی کەمە
ئێستا ئەو ماسێ بزە لە جیهانە زۆر کەم بۆتەوە لای ئێمە هەیە لای خۆمان ئێرە ناوچە ئەسڵەکەیەتی یعنی تەنها ماسێک کە من ئەڵێم ماسێکی بەڕاستی کوردیە هینی خۆمانە لە ئاوی بەس خۆمان گەرادا ئەنێت لە هیچ شوێنێکی تری لە جیهانە نییە و لە دانانێت یعنی ئەو گوناحە يعني ترى زۆر جاران ئەکەوێتە حرامەوە یعنی بەو شێوازە ڕاو بکرێت یعنی زۆر گوناحە. من ویستم پرسیارەوە بکەم دکتۆرە هەندێک لەو حەوزانەی کە ماسی تیا بەرەمهێنێت ئەو خواردانەی دەن بە ماسیەکان بەڵێ چۆنە خواردنێکی تەندروستە شیاوە چوزانم زیان لە کوالیتی ئەو سوودانە ناگەێنێت کە ماسیکە دوجار پێگات و کۆیانەکاتەوە خۆی بڵێن لە ڕووی بڵێن بەخێوکردن و بەرهەمهێنانی ماسیەوە لە حەوزەکانە و لە قەفەسەکانە کە مامانە هەمووی ڕاستەوخۆ گەڕێتەوە بۆ علەفەکە ئەو جۆری علەفە ئەو جۆری خواردنە کە ئیان بە ماسێکە ئەگەر علەفەکەی علەفێکی کوالیتی باش بێت ڕێژێکی پرۆتینی باش بێت کە ماسێکە پێویستی پێوێت لەبەر بە باشی گەشتکەتیایە ئەو کاتە من بەرهەم و سامانێکی باشمە بێتایە بەڵام هەندێک هەیە ئەڵێ علەفی باش بێت گرانە من نایکڕم ئەچ علەفێکی هەرزانەکرێت کە علەفێکی هەرزانی کڕی کوالیتی ماسێکە دائەبەزێت بەرگری ماسێکە دائەبەزێت زووتر تووشی نەخۆشی ئەبێت زووتر هیلاک ئەبێت هەر پێوە دیارە ماسێکە کێشەیەکی هەیە یان هەر ماسەکە ئەوە بینی لەگەڵ ماسێکی تر کە علەفێکی باشی خواردی بێت هەستی پێکی کە کێشێکی تەندروستی هەیە هەمانە بۆنساردی هەیە هەمانە تامی قوڕ ئەدات یعنی ئەوەی کە بۆنساردی هەیە کێشێکی زۆربەی زۆری لەو شوێنەی کە تایە ئەفرۆشرێت لەوانی خۆی لە ناو حەوزەکە کێشێکی نەبێت بەڵام کە صاحب حەوزەکە صاحب دوکانەکە لە ناو ئەو شوشەیە بێت چیمەنتۆ بێت کاشی بێت کە تایە شوشەکە بێت هەمووی ئەڵێن لەبەرەوەی ئەڵێن تو ئەمان و نەوت و یانەمان کێشەی نییە ئەتر بۆیتر هەر کامێکیان بێت کە دائەنرێت ئاوەکەی وا باشتر ڕۆژانە بگۆڕێت ئەگەر دوو ڕۆژ مایەوە ئاوەکەی ئەو بۆنساردە هەڵەگرێت. دکتۆرە لە بابەتی گواستنەوە و هەڵگرتنەوەوانەیە ڕێوشێنەکانی ئێمە چۆنن تەندروستن؟ بەداخەو زۆر باش نییە بەداخەوە ئەو باشە نییە ینی ناڵم بەتاوەتی باشیان باش نییە ینی هەمانە زانستیەی کات ئەبێت چۆن بێ وا باشترە تۆ ئێمە کە بڵێن بە زیندوی بیفرۆشیت ئەبێ لەناو ئاوێکی پاکابێت بێ بەردەوامی ئۆکسجینێکی لەسەر بێت ئەبێ ڕۆژانە من ئاوەکەی بگۆڕم لەبەر کوالیتی گۆشتی ماسێکم تێک نەیە من لە شوێنێکەوە هێنم بۆ شوێنێکی تر ئەبێ بەردەوامی بەلایەن کەمەوە ئەگەر شوێنەکە تا 5 ساعات 6 ساعات بەڕێوە کێشەی نییە لە سەروی ئەوە منە بێ ئاوەکەی هیچ نەبێنەوەی بگۆڕم ئەنج ئاوێکی تازی تێکەمەوە بە بەردەوامیشە بێ ئۆکسجینی لەسەر بێت هیچ ماسێکمان هەیە لە ناو مجەمیدەیە هەڵوەگیرێ ینی بیبەستەی تر پارێزراو بێ هیچ کێشێکی نییە تا 3 مانگ هەندی حاڵەتیش هەندێک زانهینەکان توێژنەکان دەڵێن تا 6 مانگ کێشەی هەڵگرتنەکەی هەموو جۆرەکان بەست بڵێن پاک بکرێ ناوسکەکەی یەک توسخی پێوە بکرێت اینجا ئاو بەو شێواز بەکراوەی بکرێتە ناو مجەمیدەکەوە هیچ کێشێکی نییە. ماسی زۆر جار ماسی چەم و دەریاکان گرانترە لە ماسی حەوزەکان یعنی باشترە ئەوانە ئەو لە ڕووی تەندروستیەوە باشترە لە ماسی حەوزەکان لە ڕووی تەندروستیەوە تەنها ئەگەر جیاوازیەکی هەبێ کەم تا زۆر ڕێژەی کانزەکان و ڤیتامینەکانە کەتیایەتی ئەوە زیاتر تۆزە جیاوازی ئەبێت لەگەڵ ماسی حەوزەکەیە بەڵام کە من ئەڵە ماسی حەوز ئەو ماسی حەوزانە کە علەفێکی باشیە بە کوالیتیەکی باش بەخێوی کردووە مەقسەمان لەسەر ئەوانەیە ئەوە تقریبا ئەتوانین بڵێن بەراوردیکەین کەم تا زۆر جیاوازە بەڵام زیاتر جیاوازەکەی لە تام و هەڵاکەی کە ئێمە خۆمان حەزمان لێتی تام و هەڵاکەی هی ماسی چەم جیاوازە بۆ لەبەرەوە هەموو خواردنەکەی خواردنی سروشتیە خواردنی ناو ئاوەکە خۆیەتی ئەتر بۆیە تامە طبیعەکە خۆیەتی ئەمەی ناو حەوز چکە زۆربەی هەر علەفە دەسانەوە پێنجی خواردنەکەی هەر علەفەکەشی هەندێکی بەداخۆ علەفێکی خراپیەتێ ئەتر بۆیە تا مشتەکەی ئەو خۆشە نابێ بۆ ئێمە ئەتر بۆیە سێرەکەی نێ لای خۆمان تامی زیاترە خۆشترە اینجا جگە لەوەش کە گرانیشە کاتی زیاتر ئەوێت لەبەرەوەی تەنها بەستە سەر خواردنی سروشتی خۆیەتی خواردنە طبیعەکی خۆی ترێ ناو ئاوەکەیە کاتی زیاتری ئەوێت تا پێ ئەگات کاتی زیاتر تا ئەگاتە کیلۆیە بەست حەوزەکە نە خواردنە سروشتێکی هەیە علەفەکەشی هەیە لەگەڵیا ئەمە وای لێکە 6 مانگ 7 مانگ 8 مانگ ئەگاتە کیلۆ و 2 کیلۆ دەستخۆش دکتۆرە ئێمە وابزانم شێف نەریمان ئەمە سێکی بۆ ئامادە کردوین ئەچین لەوێ هەندێک بینین قسە و باس دەکەین کۆمنت دەدەین ناوبڕێک وەرەگرین من ئەچمە شوێنی
دوعاکانی نای لەگەڵمان دوای گلەیی بەس ناکەین بام پرسیارێکتر ماوە لە دکتۆرە هەدە فەرموو ئەو بکەم ئەو ماسیانە دکتۆرە ینی سەبڵین بۆ نمونە ماسی ساڵن مریشکی زۆر گەورە باش نییە وەنی ئەومەهاتەکان یاشتەکان کەم ینی زیاتر پرۆتین شتی پێدرێ ئایا ماسیش زۆر گەورە بێ زەرری هەیە ئێستا ماسی هەیە زۆر چەورە حوزەکان نانکێشی نییە ئێمە کە بڵێن ئەو چوری خراپە کە هەبێت لە ناوری خۆڵی لەگەڵ ڕێخۆڵی ماسیکەیە ئەمە بە شەمی فرادی ئەتر کێشێکی ئەوامانە بەس تەنها ئەوە کێشەیە لە سەروی 5 کیلۆوە گۆشتەکەی ئەستورە بێت کە گۆشتەکەی ئەستور بوو بە ئاسانی نابژێت بە ئاسانی سوور نابێتەوە ئەتر کە ئەی خۆی تەڵی تامی خۆش نییە یان خەتاکە لە گۆشتەکە نیە خەتاکە لە شێوازی لێنانەکەیەتی بەس ئەگەر تو ئەوە لەتلەتی کەیت و قاشقاشی کەیت بکرێتەوە گۆشتەکە ئەو بە ئاسانی هەموو گەرماکە بەری ئەکەوێت ئەتر کێشێکی ئەوتای نابێت پرسیارێکیان لێ کردم بە ئەویش وەڵامەکەی وەربوونی ڕێم ماسی ناوکەم پوتانە قوتوەکان ڕێ هەر بە ساغیەی هارن و شتی وا هەیە هەر بڵێن ماسیەکەیە زۆربەی زۆری ئەمانی کە هەیە ئەوانەی ئێران نابڵێن ماسی گەورەکانە پارچە پارچەی ئەەکەن سەرەکەی و پەڕەکانی و پێستەکەی دائنێن ئەیکەن بە فشمێڵی پێ ئەڵێن وەکو عالف جارێکتر بەکاری ئەهێنینەوە ئەی هاڕن هینێکی معاملاتی کیمیاکی لەسەر ئەهێکن ئەی هاڕن و جارێکتر و عالف بەکاری هێننەوە گۆشتەکە پارچە پارچە ئەکەن و ئەجاکرێتە ناوقوتووە ئەگنهینێکی ئەوە نیە کە بڵێن شتێکی ئاوتی لێ بکرێت زۆر باشە بینەرە بەڕێزەکان ناوبڕێک وەردەگرین و لەگەڵ دکتۆرە دەچینە لای شێف نەریمان لەگەڵمان بن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان بەدوامە بین لە بەرنامەی سیگەوهەر لەگەڵ دکتۆرە نەسرین مەحەدین پسپۆڕی خۆراک و تەندروستی بە تایبەت لە باسوخواسی ماسی و سوودەکانی هاتوونەتە لای شێف نەریمان دووبارە بەخێر بێن دکتۆرە خوانێکی ماسی بۆ ئامادە کردوین ئێمەش باسی بزانە چۆنە تۆ بۆ خۆت هەندێک باسمان بۆ بکە چۆن ئامادەت کردەوە بۆ ئێمە دکتۆرە هەندێک کۆمنتی لەسەر ئێمە سەرەتا ئەم ماسیەکەمان هێنا خوێم لێیا من لەگەڵ ئاوی تەماتە باشە پێش ئەو پولەکەکە لێ کردەوە پێست و پۆلەکەکە لێ کردەوە بەس جوان شۆری مەتەوە پێش جوان شۆری مەتەوە نابێت لێکیتەوە لێ نەکرێتەوە باش من لێم نەکردوێتەوە باشتر لێم نەکردوێتەوە لێم نەکردوێتەوە و جوان شۆری مەتەوە لە ئێرادامنەوە ئیتر خوێ و ئاوی تەماتەم پیا کردووە دوایی تا تقریبا چارەکی 20 دقیقە لەناو فڕنەکەیە بوو دوایی هێنم ئەم شتانم بۆ زیاد کرد ئاوی لیمۆن بۆ زیاد کرد پەتاتەم تێکرد تەماتە لەگەڵ پیازە لەگەڵ تۆزە ڕۆزمارێ بە سەریمان نەکرد بەڵێ ئەی دوای ئەوەتەوێت چیتر وتت ڕۆبانار و ئاوی لیمۆ ئاو لیمۆی فرێژ ئەگەر ڕۆباناری ئەسلی ئەو باشترە ڕۆباناری ئەسلی تۆقسەت چێ لەسەرم جۆرە ئامادەکاریە یەکەم ئەوەیان زۆر بەدڵ بوو کە پولەکەکی لێ نەکردەوە باش لەبەرەوەی ئێمە یەکێک بڵێن لە شوێنەکان کە زۆر گرنگە بۆ چاورێ بە سوودەکە ئۆمێگاسیەکە ئەو پێتەبقەیەکی ها گۆشتی قاوەیە لە بینی گۆشتە سپێکە لەگەڵ پێستەکەیەتی کێمە پێستەکە لێ ئەەکەینەوە پولەکەکەی لێ ئەەکەینەوە ئەوە هەمی ئەتوێتەوە ئەڕوات مەسوودی لێ نابینین بەس ئەگەر پێستەکە و پولەکە کە بمێنێتەوە یعنی ئەمە ماسی تراوتە کە پێوترێت سەلمۆن لە کار پیش بێ هەر عینەشت لێ نەکرێتەوە باشترە تەنانەت بۆ سوورکردنەوەشی وە هەیە زۆر هەیە حەزیرەکە سوور بکرێتەوە بۆ سوورکردنەوەش ئەگەر لێ نەکرێتەوە ئەوە زۆر باشە یعنی ئەو تەبقە گۆشتە قاوەیە بمێنێتەوە زۆر بە سوودە ئێمە بیخۆین یعنی ئەمە خەڵکە زۆر گرنگە کە ئێمە ئەبێ ئامادەکەین دووهەمیش خەڵک زۆر گرنگە مهمەکەوەی بە ئەبێ بە ئاگرێکی کەس بۆ کاتێکی دوور درێژ ئامادە بکەین 150 زۆر باشە بەس ئەوەش کە گرنگە لە پێشە من هەڵی بکەم لەسەر پلەی 50 لەسەر پلەی 50 دەدەخە بۆ چارێکێ بمێنێتەوە تۆزێها ناو فڕنەکە گەرم ببێت ئەنجا من ماسێکی سەجەنابەت وای لێکە بەسی وا هەیە بەداخەوە یعنی گەرمی ئەکات ئەنجا ماسێکی تێکات ئەو کاتەوە زۆر مشکلە دروستەکات چاورێکێک سەر ئەتوێنێتەوە ماسێکەس ئێمە سفادی لێ ناکە لە چاورێکەوە بەس بەو ئاگرە کزە و بەو کاتە زۆرە چاورێک کە جارێکی تر وردە ئەتوێتەوە ئەچێت و ناو گۆشتەکە من زیاتر استفاده ئەەکەم هەم لە گۆشتەکەش استفاده ئەەکەم و هەم لە چاورێکەش کە ئەچێت و ناو گۆشتەکە جارێکێتر من استفادی لێکەم خاڵێکی تر کە زۆر مهمە ئەوەی کە بڵێن بەهارات و شت کەم بەکار بێت یعنی خۆی بۆ خۆی ماسی تامێکی خۆشی هەیە یعنی تو بۆ هەموو بەهارات و شتانەکە پێوە ئەکرێت ئەو تامە خۆشی نامێنێت ئەتر بۆی بناڵە دامە یعنی ئاوی لیمۆکە کیفایەتە ئەگەر ئاوی لیمۆکە نەبوو
ڕوبەنارەکە کیفایەتە ڕوبەنارەکە هەم تامەترشەکەشیات و هەم ڕەنگەکەشی گۆڕی وایە لە حەزم لەو ڕەنگەی ماسەکە خۆی نییە بەس کە تۆ بە ڕوبەنارەکە تۆ بۆ ڕەنگە ڕوبەنارەکە بۆ ڕەنگە بۆ مزریەکەی بۆ مزریەکەی دیکەیکات بەس لیمۆکە ئەوەش ئەکات لیمۆکە هەردووکی ئەکات ڕوبەنارەکەش ئەگەر ئەسڵی بێت و مادی کیمیاویشتی تیانە بێت ئەوە هیچ کێشێکی نییە و لەش و ساق بێخوا هیچ طریقێکی ترمان هەیە بۆ ئامادەکردنی ماسی لەمە باشتر بێ لەمە باشتر بێت بڵێن وتمان بە هەڵم بوونەکەیە بە هەڵم بوون مەزگوفەکەی بەڵێ مەزگوفەکەی بەڵێ ئەوە باشترە بەڵام ئەبێ من ئاگام لێ بێ ماسەکە کەی وابێت و ماسەکە کەی وابێت ماسەکەکەی بە وەسای بمێنێتەوە تاکەی ئاوە بمێنێتەوە کەی من پاڵی بخەم ئەو مهمە لەبەر باشترین ئیسفادەکە کە چاورێکی بچێت و ناو گۆشتەکە جارێکی تر ئەوە مهمە دکتۆرە زۆر هینیشەیە بە سوبی شەکەن بە سوب زۆر خۆشە لە جنوب هینێکی ڕئیسیە یان چۆن ئێمە گۆشتەکرێتە ناوشلەوە ماسێکرێتە ناوشلەوە ینی بە کڵاوی ئەخورێت یان زۆر ئاساییە زۆریش خۆشیشەوە بە لەزەتیشە ئیسقانەکەش نەرم ئەبێت زۆر بە ئاسانی نەرم ئەبێت و ئەخورێت سەرچاوێکی زۆر وەکو بەشیش ئەوە شەکرێت ئەوە شەر تکەیە بڵێ ئەوش تقریبا هەر سنگەکەیە ئەوش هەر زۆر باشە بەس ئەو مهمە ئاگرەکە ڕاستە خۆلی نەدا بە هەڵمەکەی ببرژێ چکە گۆشتە گوتمان ناسکە ڕێژێکی شێ زۆری تایە ئەو هەڵمە سەریعە هەمووی لە ئابات چاوەکان هەمووی ئەتوێنێتەوە ئەتم سوادێکی ئەوە زۆر ناکات بەس ئەگەر بە هەڵمەکە بێت ئەو سوادێکی زۆر باشی لەکەین دکتۆرە با پرسیارێکی ئەوە بکەم وەڵام من زۆر کەسێ حەزی لە حلێوەیە حلێوە تا چەند تەندروستە بڵێن حلێوە تقریبا توانم بڵم لە ساڵنەوە 5 زیاتری تەندروستە لە ساڵ ناو لە ساسە شتێک نیە لە جیهانە لە ساڵ زۆر کەس حەزی لێ خۆم زۆر باشی چاوریە ینی وزەیەکی باشت پێ بەخشێت چاورێکی باشی تایە ئەو چاوریەش زۆربەی چاورێکوتمان چاوریە باشەکەیە ئۆمێگا-3 یەکێکەکە لە نمونونەکانیانە ئیسفادێکی زۆر باشی هەیە تەنانەت نەک هەر حلێوەکەشی ینی گەراکەشی ئەتوانێت چکە گەراکەی سەرچاوێکی زۆر باشی پرۆتینە یان گەراکەش ئەتوانرێت بەکار بێت و بخورێت بڵێ چکە تۆ بڵێن کاڤیار کە خواردنێکی گرانە و هینە هەر گەرای ماسیە بەڵام ئەوە گەرای چەند جۆرێکی تایبەتە کە گرانە بەو گرانی و ئەو تابعی وەرگتووە بەسەر ئەتیادێ گەرای ماسی تراوت بێت گەرای ماسی کار بێت هەر کامێکیان بێت سەرچاوێکی زۆر باشی پرۆتینە زۆر سوودیە بێ بۆمان زۆر باشە دوای ئامادەکردنی لەگەڵ چی بخورێ باشە دکتۆر وڵا بەدەست هەراوە بیخۆیتەوە یعنی هیچ خواردنێک یا خواردنەوەیەک هەیە بڵێ قەداغە بێت لەگەڵ بەکارهێنانی ماسیە بخۆیان یەکجارە بیستیڵی وەکو لای خۆمان بە کوردەوە ئەڵێن ماستا و ماستەکان بەعام لەگەڵ ماسیە کێشێکی وا هەیە خۆی کێشەکە ها بەدەمی هەیە بەڵام زانست زۆر ئیشی لەسەر ئەم بابەتە کردووە تەسە هیچ شتێکی بۆ نەسەلمێنراوە کە بەڕاستی کێشێک هەیە تەندروستی هەیە لە بینی ژەهرایی بوونێک دروست ببێت لە بینی ماسی لەگەڵ ماستاوە یان لەگەڵ ماستا هیچ شتێکی ئەوە نەسەلمێنراوە بەڵام هەر قسەیەکە و باوە هەبێ هەستیاری پێی بێت حساسیت ینی هەیە بڵێن یەکێک لە ڕازۆر باوەکان ئەڵێن هەندێک کەس هەیە حساسیت دروست حساسیەتی هەیە بەرامبەر پرۆتینێک لە ناو گۆشتی لە ناو ماستەکە هەیە لە ناو ماستاوەکە هەیە کە ماسێکە ئەخوات چیەکە چونکە بڵێنها ئینەرژێکی زۆری ئەیاتێ وزێکی باشی ئەیاتێ هەموو خانەکانی بە باشی ئیش ئەکات زیاتر ئەو پرۆتینە چی لێکات زیاتر ئیش ئەکات تۆ زەنیشانەی پێستێک ئەدات یعنی زیاتر شتەکە چیە دەرەوەیە شتێکی لە ناو ئەو بۆ شێوازە دروست ناکە شتێکی تەندروستی ئەوە نییە لەسەری ڕواەتێکی شەیە لە خۆشترین خواردنی بەهەشتیەکان جگەری حوتە وایە قسەیانەما زۆر باشە ئەگەر شتێکی مابێتەوە تۆ بتەوێت بیڵی لەبارەی ماسی و ئامادەکاری و سوود و زیانەکانی وڵاتر هەر ئەوەی کە بڵێن وەکو خواردن یعنی وا باشە خۆی بڵێن لە هەموو سەرچاوە زانستیەکانی دنیای هەمووی ئەڵێ بەلایەن کەمەوە هەفتەی دووجار بخورێت هەفتەی دووجار بخورێت بەڵام ئێمە ناڵێن هەفتەی دووجار چکە لە لای خۆمان هێشتا نەبوو بە کلتور خواردنی ماسی بەداخەوە هێشتا هەم ماوێتی لە سەراتاکانین ئێمە یعنی مانگی دوسێ جارش بخوری هەر زۆر باشە ئەگەر بڵێن کێشەی دڕکەکانمان هەبێ بۆ مناڵ بۆ بەتەمەن چاوی ئەمە چارەسەر ناکرێت بەڵام بەو ئیستراحەت برژاندنە بەو ئیستراحەت لێنانە کە لێ ئەنرێتتر برژاندن بێت سوورکردنەوە بێت بە هەڵم بوونەکەەوە بێت بە هەر ڕێگەیەک بێت دڕکەکانی نەرم ئەکات کە دڕکەکە نەرم بوو کە بیشی خۆم ئازیەتی قورگم نادات کێشم بۆ دروست ناکات جگەل لەوەش بۆ مناڵ
ئەم بەشەی ژێرەوە دڵکی کەمتیایە من دەتوانم ئەم بەشە دانم بۆ مناڵ و بۆ بەتەمەنەکان کێشەی دڵکەکان نەبێت و دانش ساعتێ بە دوای بگەڕێ ئەگەر تۆ هەر بەشێکی و هەر شێوازێکی بێت کێشەیەکی تەندروستی ئاوای نییە بۆ گەورەکان کێشەیەکی بۆ نەبۆ گەورە گەورەکە چارەسەریکەی کێشەکە یعنی زۆر ئاسانە بڵێن ئەوەی کە بڵێن کە هەیە کەوچکەیەک زەیتی زەیتون بە سەریعی قوتی بیت نەرمی ئەکات بەجاري وایە تۆ قورگت ئەروشێ هەستە کێشتا بە قورگتەوەیە بەسەوەی ها دڵکەکە چونکە تیژە ئەزیەتی قورگ ئەدات ئەتر هەستەکەی ها هێشتا لە قورگتایە بەسەوەی هەروەیە ئیشنەکەی شوێنەکەیەتی ئەگەر خۆی یەکسەر ڕۆشتووە نامێنێت زۆر سپاس هەر تەندروست کاتمان گرتی زۆر سپاس بۆ دکتۆر نەسرین مەحیدین پسپۆڕی خۆراک و تەندروستی قسە باسێکی زۆر خۆشمان کرد لەبارەی ماسیەوە کاک شێف نەریمان تۆ شتێکت نییە وێڵی وەڵامەکەت ئامادەیەتەوە نەکەم لە تەواو ناسامە ماسێکە تۆزێکی ماوە تۆزێکی مادیسانی خیتەوە ناو وڵێکەوە نافڕنەکە زیانی نییەوە چەند جارێک دەرکرێت دکتۆر ئەگەر هەر بە گەرمی بمێنێتەوە کێشەیە هەر بە گەرمی بمێنێتەوە کێشەیە بەس نەک سارد گەرمییتەوە ئەویان مشکلی هەیە بەس بە گەرمی بمێنێتەوە کێشێکی نییە زۆر سپاس بینەرە بەڕێز و خۆشەویستەکان دوابڕگەی بەرنامەکەمان کە مابێتەوە بەرنامەی سیگەوهەر بریتە لە دوعا و نزا و پاڕانەوەکان کە ڕۆژانە بەڕێز و خۆشەویست کاک شێخ فاتح ئەنجامیان دەدا خۆی گەورە لی وەرگێ و لە ئێمەش خۆش بێت خۆی گەورە دوعا و نزاکانی بۆ خۆی بۆ مسلمانان بۆ ئێمەش قبوڵ بکە ئینشاءالله. زۆر سپاسی بینەرە بەڕێز و خۆشەویستەکانەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون. سپاس بۆ هاوکارانم ستافە جوانەکەی کاگاریان، سپاس بۆ ئەو بەڕێزانی ئامادەکاری بەرنامە و بۆ میوانەکانی بەرنامە کە لەگەڵمان نابوون و کاک شێف نەریمان بەجێتان هێڵین لەگەڵ کاک شێخ فاتح دوعا و نزاکانمان بۆ کات لە دوابڕگەی بەرنامەکەیە خۆی گەورە لێ وەرگرێ. دوای ناو بڕێک کاک شێخ دەست پێکا و ئێمە لێرە ماڵاوایتان لێکەین. شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه، اللهم وفقنا لما تحبه وترضاه. يا ربي خواي جان لم شو مباركاني قدروا لم إوار برلفر بيروزيانيا يا رب العالمين. دعاء ما نويك إيمانك كامل من بي ببخشا. دعاء رمضان بردوام بين لسر عبادته نيجو طاعتي تو يا رب، لسر قرآن وذكر يادي تو يا إله العالمين. استقامته دام زراوي من بي ببخشا. يا ربي خواي جان أو عمل الجوان وكرد وباشاني كعبد صالح كاني تو كرديان إيه مش فئر بكبو كرد وجوانانا يا رب، بو ذكر جوانانا، بو دعاء ومناجاتاني كبهوية ونزيق بونا ولتو يا رب. إلهامي بكرنا ودلي إيما مش فيري أو دعاء ومناجاتانا بك يا رب العالمين. يا ربي خواي جان ريقي بهشت مان ليتيك نشيت. يا ربي خواي جان هرگیز و هرگیز دا غلب آگرید و زخ نبین، سزای تو نبینین لبرزخ و لقیامت و لسر پردی صراط و لنا رحت یکانی محشر يا رب. يا ربي خواي جان هرچی کارک هرچی ایشک انجام یدین وما لبكي تنها لبالرزامن دي تو انجامي بدين. رازي بوني تو ببيت خلياي سرمان وخري شوان الرجان من يا رب. يا ربي خواي جان قانع من كبرزق كانت، قانع من كيا رب العالمين بهموش تكبيت بخشيبين. خيالو دال غمان دنيا بيستي نبيت، قيامته رزامن دي توب يا رب العالمين. يا ربي خواي جان او رجانية من جريته وبلاي خوت رجانك بيت يا ربي تو لئيم الرازي بيت. كردوي ناشرين وبدمان نبي يا رب. يا ربي خواي جان حاشا ما اللي نكري لبرزخا يا رب.
لەلایەن حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەرنەکرێین، لەلایەن فریشتەکانەوە یا ئەرحەم الراحمین ئازار نەدرێین. ئیلاهە العالەمین، خۆت فریامان کەوە و دڵمان دامەزراوکە و ئیستیقامەتمان پێ ببەخشە و قەدەمی ڕاسخمان لە دینداری و ئیمانداریەکی ڕاستا پێ ببەخشە یا ڕەب. یا ڕەبی خوایەکیان هیچ اختیارێکی ئێمە نەبووە کە هاتوینەتە دنیا، بە فەزڵ و چاکەی خۆت ئێمە و وجودی ئێمەت بەخشیوە یا ڕەب، ئیمانێکی کامەڵیشمان پێ ببەخشە لەگەڵم وجودەیە، مسلمانەتی و دینداریەکی ڕاستەقینەمان پێ ببەخشە، بەهەشتمان پێ ببەخشە، ڕەزامەندی خۆتمان پێ ببەخشە، عاقیبەت خێریمان پێ ببەخشە. یا ڕەبی خوایەکیان هەرگیز شەیطان دوای مانگی ڕەمەزان دەستە و یەخەمان نەبێت و جارێکتر ڕاپێکی گوناه و تاوانمان نەکات. عفومان کە لە گوناهەکانمان خۆش بە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. لەخۆمان و دایک و باوک و ماڵ و مناڵ و کەس و کار و خۆشەویستانمان خۆش بە، لەسەرجەم ئەم برا ئازیز و خۆشەویستانە خۆش بە کە لەم کەناڵەیە کارەکەن، لەسەرجەم ئیمانداران و مسلمانان دوعاکانمان گیرا بکە، وەرمان بگرە، قبوڵمان بکە، عەفومان کە لێمان خۆش بە یا ڕەب. یا ڕەبی خوایەکیان ڕزقی واسعمان پێ ببەخشە، ئیمانداریشی کامڵمان پێ ببەخشە، بە دوورمان بگرە لە هەموو بەڵاو و موسیبەت و نەخۆشیەکی خراپ، شیفای نەخۆشەکان بدە یا ڕەب، شیفای نەخۆشەکان بدە یا ئیلاهە العالەمین، شیفای نەخۆشەکان بدە یا کەریم و یا ئەڵڵا، بەتایبەتی ئەوانەیان کە سەبریان نەماوە و ئازار و ناڕەحەتیان زۆرە یا ڕەب یا ڕەب یا ڕەب العالەمین شیفایان بۆ بنێرە. یا ڕەبی خوایەکیان ئەوانەی گیرۆدەن بە هەژاری و هەروەها بە نەخۆشی یا ڕەبی دەفعی هەردووکیان بکەی بۆیان یا ڕەب. یا ڕەبی ئەوانەی مناڵیان نییە مناڵی ساڵحیان پێ ببەخشە، ئەوانەی ژیانی هاوسەرەتیان دروست نەکردەوە بە کەسی باشیان بگەێنە، دوعای هەموو ئازیز و خۆشەویستەکانمان قبوڵ بکە، هەموو برا و خوشکەکانمان لە هەندەران و لە دەرەوەی وڵات، کوردەکانی دەرەوەی وڵات یا ڕەب العالەمین، هەر کێشە و مشکلەیەکیان هەیە بۆیان حەل بکە. یا ڕەبی خوایەکیان دوعاکانیان گیرا بکە و خۆیان و ماڵ و مناڵیان ساڵح و لەش ساغ و دوور لە بەڵاو موسیبەت بکە لەگەڵ سەرجەم ئیمانداران و مسلمانان. یا ڕەبی خوایەکیان ئەم وڵاتەمان بپارێزە، خەڵکی ئەم وڵاتەمان لە هەموو ئافات و بەڵاو موسیبەتێ بپارێزە، لە شەڕ و ئاژاو و مشکلەی گەورە بیپارێزە یا ڕەب. یا ڕەبی خوایەکیان سەرۆت و سامانی ئەم وڵاتەمان زیاد بکە و نیعمەتەکانت فراوان بکە بۆمان و سفرەکانمان زیاتر قەرەباڵغ ببێت و لەوەش قەرەباڵغتر سفرەی معنەویمان بێت کە هەمیشە دوعا و پارانەوە و نیزا و لاڵانەوە لە توی تیا بێت و هەمیشە پەیوەندیمان لەگەڵ توە لەو پەڕی بەهێزیا بێ یا ڕەب. عفومان كوليمان خوشبا. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين 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 يا مجيب السائلين.